إيه سني تعالى ما مجنت ما بي بوي كقصة كان دست بكيم باس بكيم زين لتشو كيم ما مستعد ناسي بالي ولا أوش تجسبك شيء باش من أو راس بيت فيش ما مستعد زبيحي بناصر النايم بيستو ناو كشيم لا دوكسي تيكو شر بيستو كهاو خباتي بني كيان هردو كان والله خوالي خوشبو دلشادي الرسولي خوالي خوشبو صديقي حيدري ما أنا باجو خاني جمهورية كردستان هاتنا العراق لا العراق هاتنا وكويت جو كده شاد الرسولي وقت خوي الحلا كويت برور دبوبو هاتن لوي أمدو أنا كهاتن وكدو كسلا جمهورية مع بعض وهاتن خلق و كساني خوش ويشتو بيروزي دزانين من جا وقتها لاوبهم لششي ابتدائي بو بلام دمم للسياسة الوردة زور دار تسمى مجلس كاني عند تسمى هناك أو شيء يعني كوان ليدا دنيشن الكوبلوان ليدا كيف لبدا جملة وبوك لقال أوان مامس عبد الرحمن زبيحي وخالي خوشبو هجاري شاتو ورويان كلو تشويريتر بسنك أو هابو بلام دواي أو بسم مامس زبيحي لقال بارتي إجدكاد أو وقت سركدايتي بارتي ديمقراطي كردي العراق كاك حمزة عبد الله أبو السليماني لقال أوان بيستم كلوي كارد كانوا لوي لتشابخاني تشابخانة بري ودبا تشابخاني نهيني حزب ما وجه بيشو من هر بوم رجنا كود ما مستعز بحب بينم حتى صالي 1952 لأكتوبري صالي 1952 لسفارتي سوفيتي لبغداد ببوني ججني أكتوبر زانيم كما مستعز بحي لوي وخم شو ملايو خم بناسان الإسلام لكردو لوي يكتر مع الناس بس دم زاني لبغداد كارد كاتو لوي بلام نمدي بو با قصة كردن هر أو هلم قوستوا كلا سفارتي سوفيتي بو شو ملايو خم بناسان دو دارو أيش نايبني بيستبو من خوين كارتي تلاقوا من دانش قال جامعة موعد ما دانا لدكانكي خوالي خوشبو هجار دكانتي هبو هي رسم بلتن لو يكتر مانديد يتر كي يكتر مانديد أو وقت ساعدك هبو لبيني ما مستا الزبيحي وحزب ديمقراطي كردي العراق من توانين بوي باسكم كأوزرت الله ما مستا حمزة عبد الله بقلي وبون باسكت كاستمام حمزة عبد الله لسركداتي حزب دارنما وسركداتي تشنويه ما مستزبي حي فيها شيء تبو طبعا ماركسيبو او سردمزور عشكراي او مبوبر كاستاش او سركداتي بارتيش ماركسيزم كدوا با فلسفه خويو و عندك بلاو كرام بوبر كتسبو انا بو كيفي هاد بو انت الورده نيزك بو ولا حزب ما مستبرين وانات أجزاء استبقى مستبرين دواء ومن أو سانم بو ما مستبرين وأنجراي وما مستبرين زوري في خوشبو كإما بيوندي لقرب كين دواء تواني دواء ما مستبرين مجديتي زور نزيك بوينة ولا إما تا صالي 1954 ما مستبرين خوش عقبو لبغداد ما مستزبحيش أبارتمانتي هبو من شوم بيم قلت والله ما مستبرين أول لبغداد خوش عقبو في دواء بيت لاي من كسشي لنا كزيغا كم زور باشو بلاوية براستي جوابو ما مستبرين شو لاي لو تنروجي كالقالي بيكوبون لمالكي أوبو المالكي ما مستزبحي بو وديار بو همو في الجلوف تشتكان لا تشوبو لو ساو ما مستزبحي حتى وكار كردن
حزبی دیموکراتی کوردستانی ئەو وەختە ناوەکەی گۆڕا بوو لە حزبی دیموکراتی کوردستانی کوردی عێراق و بۆ حزبی دیموکراتی کوردستان داش عێراق ئیتر لەو ساوە دەست یاری هاتەوە خەباتی ڕێکخراوی ڕێکوپێکی بڵێن تەشکیلاتی لە ئەوەتە ئێمە ئەو مدەتە هەمیشە زۆر لێک نزیک بووین و زۆر زیارەتم دەکرد پێکەوە ئیشمان دەکرد زۆر جار تا پاشان ساڵی ئەو ساڵە 54-55 شاڵاوی تیرۆر و اختیناق زۆر پەرەیسەن لە بەغدا من چوو بوومە دەرەوە ساڵی 1955 بۆ فێستیڤاڵی لاوان و خوێندکارانی دنیا کە هاتمەوە لە سووریا زانیم ئەو هاتۆ بۆ سووریا ئەو هەژار چی دیکە نەیانتوانی بوو لە کوردستان عێراق ئەوە بکەن هاتبوو بۆ سووریا لەو یەکترمان دیتەوە پێکەوە کارمان کرد دیتنەکە بۆنەوە لەو ساوە ئێمە بووینە بە زۆر لە نزیکبووی زۆر دۆست و جگە لەوەی بازدار بە شۆخی تۆڕەم دەکرد لەسەر مەسەلەی عومەر بەڕاستی ئەجینا هیچ گیرگرفتێکمان لە بەینا نەبوو و بەڕاستی وەکو مامۆستایەک تەماشامان دەکرد وەکو پیاوێک کە شارەزایە تێکۆشەرە هەندێک خاسێتی هەبوو بەڕاستی کە زۆر کەم بوو لەو سەردەمەشدا پیاوێکی زۆر خاکی بوو زۆر شڕۆڵ و هەژاری دەژیا یعنی چەندت دابایە زۆر وەکو زۆر بە هەژاری دەژیا تەنها دەگەر هەشی بە زۆر پاک بوو زۆر دەستی پاک بوو زۆر پیاوێکی سەرڕاست بوو یعنی جاری وا هەبوو هەر شتێکی ناڕاستی بە دەچۆ بەگژێت تەنها ئەگەر لەسەریشی بوەستا بە پیاوێک بوو کە سەودای نەبوو لەسەر بیر و باوەڕ و لەسەر پرینسیپ پشتیوە و جگەلەوە پیاوێکی خۆشەویست بوو بەڕاستی لە هەر جێک ئیشی بکرد بە احترامی خەڵکی پەیدا دەکرد بۆ خۆی ئێمە بانان بەڕاستی وەکو من شەخسی خۆم وەکو مامۆستا تەماشام دەکرد هەمیشەوە پیاوێک بوو جگەلەوەی کە شارزایکی زۆری هەبوو لە خەباتە بهێنە من خۆم دەخۆمە من گوناحم چی ئەو نەیخواردێت قەیدە ناکەم با تەسجیل بکرێت تۆش قاوەمان بۆ دەنی دێ زۆر سپاس شاناسان ئەگەر نمزانی باشان هێرۆخانی نمزانی هێرۆخانی باوە بەڵێ سەر سامیش ڕستم پێ نیشان دەدەم پێنجام تۆ هەر لە من پری چۆن ناسی خۆ ئێستا چ دێ بۆت باسکەمە تا باسکەم لەو سوالاندا مامەجان ئەو قۆناغی کە تێدا تێپەڕبووی هاتنی سووریا بەلامەوە کەمێک پرسیاری تێدایە کار باسی کردو لە سووریا لەباری شوکاری سیاسیەوە برادرە چۆن تاسیری هەبوو لە پێکهێنانی پارتی دیموکراتی سووریا بەڵێ جۆ لەبێ ئێمە کاک زوبیحی کە لە کوردستانی عێراقەوە لەگەڵ لە بەغداوە لە حەقیقەتدا لەگەڵ هەژار هاتنە سووریا لەو سەردەمەدا بەڕاستی کۆسمۆپۆلیتیزم باو بوو لە ناو کوردەکاندا لە بن تەسیری حیزبی شیوعی سووری کوردایەتی وەکو شتێکی حرامی لێ هاتبوو کەس نەیدەوێرا باسی بکە جیهان وەتەنی و هەموو دەیان گوت ئێمە مەسەڵەن هەموو یەکین و ناس ئینتەرناسیۆنالی هەیە یعنی حتا من لە بیرمە شاعرێکی گەورەی وەکو جگەر خوێن لە بۆ ڕۆژنامەیەکی هین قسەی کردبوو لە بۆ ڕۆژنامەیەکی حەلەبی قسەی کردبوو لێ دەپرسی ڕاستە تۆ بۆ قەزەی کورد ئیش دەکەی دەڵێ نەخێر من بۆ قەزەی کورد ئیش ناکەم ئەوە کارێکی خراپە و ئەوە جیاکردنەوەی خەباتە و ئەوە تێکدانی ڕیزەکانی نیشتمانی ئەو شتانەیە تەنها کەسێکی کە ئەو سەردەما لە شام کوردایەتی دەکرد خوا لێ خۆش بوو عوسمان سەبری بوو عوسمان سەبری ئەو هەبوو لە ناو گەنجەکانیشدا لە قامیشلی کوڕێک هەڵکەوتو بوو کە ئێستا سکرتێری حزبی دیموکراتی پێشکەوتوی سووریا ئەو وەختە لاو بوو ناوی حەمید دەروێش بوو ئەویشی شێک بوو لەو کەسانەی کە بەڕاستی زۆر بە چالاکی ئەو ئیشەی دەکرد لە طبعا لە شام مامۆستا زەبیحی هەموو کوردەکانی دەدیت بە تایبەتی قەدری جان و مەمدوح سەلیم و ئەو پیاوانەی کە لەو دەمەدا ناویان هەبوو لە ناو کوردەکان و زۆر هاتوچۆی ماڵی ڕۆشن بەدرخانی دەکرد ڕۆشن بەدرخان زۆری خۆش دەویست بەڕاستی زۆریش احترامی دەکرد چونکە مامۆستا زەبیحی فەڕەنسیشی دەزانی و
ئینگلیزیشی دەزانی و هەندێک ڕوسیشی دەزانین بازار پێم لە بیرمە هەندێک جاردا دەنیشتن لەگەڵ خانم بە فەڕەنسی قسەیان دەکرد گەر بیان ویست بە شتێک مەجلیسەکە تێنێگا دیارەکە هاتە سووریا مامۆستا زەبیحی لەوێ وەکو نوێنەری حیزبی عێراقیش ئیشی دەکرد لەوێ من 57 چوومەوە بۆ سووریا ئەوەی کە خۆم دیومە بۆ دەجێڕمەوە کە چوومەوە بۆ سووریا ئەو لەگەڵ من و دکتۆر کەمال فواد وەختە کەمال فواد دکتۆر نەبوو ئەویش هات بۆ دانیشتوو بوو دەرکراو بوو لە جامعە دەویست بچێت لە ئەڵمانیا بخوێنێ من و زەبیحی ڕەحمەتی زەبیحی و دکتۆر کەمال فواد من ئەو وەختە ئەندای مەکتەبی سیاسی پارتی بووم دکتۆر کەمال فوادی ئێستا لەگەڵ هەژار لەوێ ئەو چوارە پێکەوە هینمان دەکرد بەڵام زۆرتری زەبیحی کاری سیاسی دەکرد مامۆستا زەبیحی دکتۆر کەمال فواد من وەکو هەیئەتێکی وەفدی پارتی ئەو سەردەما هاتوچۆی هەموو حیزبەکانمان کرد بەهۆی مامۆستا زەبیحیەوە کە هینی دەناسی فایق سامڕایی دەناسی جێگری سەرۆکی حیزبی ئیستیقلال بوو لە بەغدا حیزبێکی قەومی بوو حیزبێکی عەرەبی قەومی بوو و سەدیق شەنشەری دەناسی کە سکرتێری ئەو حیزبە بوو بەهۆی ئەم دوانەوە کە مامۆستا زەبیحییان دیت ڕۆژێک پێکەوە پیاسەمان دەکرد کەمال فواد و مامۆستا زەبیحی و من لەسەر جاداوان تووشی هاتن ئەویان دەناسی و چاکوچونیان دەکرد ئەویش ئێمەی تەقدیم کرد بەهۆی ئەوەوە توانیمان ئەو سەردەما ڕئیسی پەرلەمانی سووری ئەکرەم حۆرانی ببینین رئیس حزب البعث ميشيل عفلقمان ديد رئيس دائرة استخبارات السياسي حميد عبد الحميد سراج مانديد كوتنة سالاتي لو بابته لو مدة ذاك ما مستزبحي تشوبو تواني بو او جنزانه هانداك بتماي دروس كدني حزب كابون وك حميد درويش بو بتايبتي زور چالاك بو ماموسا عثمان صبري بو لقل اوانا تواني بو هين دروس كات فكري قلاله بكات دروسبوني بارتي ديمقراطي كردي سوريا يعني دستي دريجي هبو لو دا بتايبتي كما مستزبحي شو بقش او شتيك بمان دا بود كوسموبوليتي يعني نتوا اهمال كردن وإنكار كردن وكتيبه شي نسي كراسة شي بتقول نسي ديجي او بلاي كردوا ودنجي دايوتك او يكم دنج ولا ديجي او كدا يقول كردنين او اما همو انسانين و فرقيني اوها او دنجي دايو تاثيري كردو اواني هاندا لو ودوها لباشان راستكي ما مستزبحي على شي تريشي نوان لقال مصري كان او وقت جمال عبد الناصر هذا ناوي دركد بودواي سويس او انا حولي داو اللي تواني بو كمال الدين رفعت ببيني بهوي كمال الدين رفعتها ولا قال مصري كان شخصي كذبو ك راديو كردي بكنوا او قاهره او راديو كردي كراي ولا قاهره وهروها ما مستزبحي ناسرابو كا كمين كونغري قلاني اسيا وافريقيا لقاهره بس را ايشو لبو او كونغريا لا وابزام لسرتاي بنجاو هشبو يا لاخري بنجاو حودبو تشوبو او كونغري وهولش زوري دالبي سادات او دي بو هول زور داك وفدي كرديش قبول بكريت سري نقر وفدي كردي بلام دوري زوري نوان سالاتي نوان دو بلاو كراوي بلاو كردو اوشتاني كر يعني مقصد ما مستزبحي هم اوي دكر هم لقال حكومتي سوريج او وقت حكومتي ديمقراطيكا ولا سوريا بلام زورتر افسركاني لشتري سوريا كار بدس ولا بشتي بردوا فيوديك ما بياكل بهوي صديق شنشلو فايق سامرائيه واخوالي خوشبوان او دوانا يا متيان داين تشوين لاي عبد الحميد سراز عبد الحميد سراز لاوي شي زيدشي ينبو او اختصار حنق بو ما ناصري بو بهو ايما هرسك ما تشوين لاي ما مستزبحي كمال فؤاد من باسي اوي بو كردين كا ايوه كرد لك كردستاني عراق لإيران لتركيا هرسي دي كان بي كان جار سوريا واسطة بينن با كردي سوريا كبشكل لكردستاني تركيا شالا كاني خوان عرستي كردستاني تركيا بكان او وقت ايماش بشتيوان تان لذا كين بهمو نوعيك و جرب بو سوريا دروز مكان ايماش براسي او سردم او رئيمان في باز بو قلت ما كردي سوريا يعني ما في إنساني وديمقراطي وندواري أو يهبيتو يتريش با أو بكين لبر أو لوي أو وقتها هم فيوديها بو لقال سروشي برلمان كأكرم حوراني بو هم لقال مصري كان هيبو وهم لقال هين هم لقال هين هيبو لقال أفسر عزاد كاني
سووریا شەی بوو و لەگەر کوردەکانیش هەی بوو ئەم شتانیان کە وەکو بۆ باسکردی حیزبەکەیان دروست کرد دەورێکی زۆر گرنگی هەبوو بەڕاستی هەم لە پەیوەندی دروستکردن لە بینی ئێمە و سووریا و هەم لە بینی ئێمە و میسر. مامەجان ئەو دوای سووریا دیارە 59 کە عەبدولکەریم قاسم هاتەوە کۆلەتای هاتە سەرکار و سەلتەنەت ڕووخا دیارە زەبیحی شاتەوە بۆ بەغدا ئەوە لەو سەردەمەیدا من یەکدان نووسراوام لە دیوەتەوە لێرە کە زۆر بەسەر قاسمدا هەڵدەڵێن بەسەر ئاشتیدا هەڵدەڵێن جۆرە من ئینشاڵڵا بچمەوە ڕەسمەکرد بۆ دەنێرم کە ئێمە وەفدێک بووین پێکەوە چووینە لای کەریم قاسم ئێمە بە ناوی یەکێتی قوتابیانی کوردستان ئەوی بە ناوی ئەو هەژارش بە ناوی کوردی سووریا بەڵێ هاتبوون لە ئێستا ڕسمەکەشمان ماوە ئەویشی تێدایە شابێکێکا بۆ دەنێرم لەوێدا ئەو قسەی کرد بە ناوی کوردی سووریا و پیرۆزبایی لە سەرکەوتە کرد ئەجا دەمێت پێت بڵم ئەوێ دەمێ هەموو کەسێکی دیموکرات و شۆڕژێر و کۆمونیست و کەپ بە عەبدولکەریم قاسمیان هەڵدەدا احتیادی بوو نەگە احتیادی بوو هەر واجب بوو هەنی وەزیفە بوو عەبدولکەریم قاسم هاتەوە عێراق ڕزگار کرد بوو لە حکومی مەلەکی لە پادشایەتی عێراق ڕزگار کرد بوو لە پەیمانی بەغدا هاتبوو بۆ یەکەم جار لە مادە 3 دەستورا ناوی کورد و عەرەب شەریکن لە وڵاتە و حەقی کورد لە ناو قانونی ئەساسیدا سەلمێنرا بوو بارزانیەکانی عەفو کرد بوو مەلا مستەفا ئەوانە هاتبوونەوە ڕۆژنامەی کوردی ئیجازە درابوو خەبات بە ئاشکرا دەرەچوو دوای ئەو پاشەوە مدەتێک پارتیش ئیجازەی درا مدیرێتێک دروستکرا بوو بۆ فەرهەنگی کوردی کوردایەتی بە ئاشکرا دەکرا خەڵک قانونی ئیسلاحی زراعی کرابوو کەریم قاسمی ئەو سەردەمە بەڕاستی نمونەی پیاوی نیشتمان پەروەر و دیموکراسی بوو و دیموکراتیی تەواویدا بوو بەڕاستی بە هەموو حیزبەکان هەر لە شوێنەوە تا سەر پارتی تا وەتەنی دیموکراتی تا وەتەنی ینی تەقەدمی تا چەپەکان هەموو ئەوە دەکرا ئەوە ڕۆژێ کەریم قاسم هەموو کەس هینی دەکردانی هەموو ڕەمزی نیشان وەکو سەرکردەیەکی شۆڕژێری ئەوە لەبەرەوە دەبێت نامەکەی مامۆستا زەبیحی بخەیتە چوارچێوەی شرایطی زەمان و مەکانی خۆی نەک ئەو دوای 61 و شتیواکە ئێمە چەکمان لەسەری هەڵگرت و من پێم وایە ئەو وەختە شتێکی ڕاستی گوتوهێن چەندی مەتیحکرد بێت کەریم قاسم دەیهێنا و سەردا بۆچی هەر ئەو مەتحی نەکردو خۆ مامۆستا بەرای شعری بۆ هەیە ئێمە لە هینا مەلا مستەفا ئەیگوت من سەربازی عەبدولکەریم قاسمم سەرباز نەک یعنی دەیگوت من سەربازی عەبدولکەریم قاسم وە سەرکەریم قاسم هینی جارێکیان مامۆستا بەهادی نووری دەگێڕێتەوە لە مزەکەراتی خۆیدا دەڵێ فەیلیەکان کۆبنوویان کرد بۆ مەلا مستەفا ناویان هێنا کوتیان تۆ زەعیمی کوتی هەر سا کوتی زەعیم نیمە تۆڕە بوو کوتی عەبدولکەریم قاسم زەعیمە هەر ئەو زەعیمانە هیچ کەسێکی زەعیم نییە و من بۆ نەک هەر سەربازی عەبدولکەریم قاسم من قەیتانی قۆندەرەی عەبدولکەریم قاسم یعنی ئەوەندە عەبدولکەریم قاسم خۆشەویست بوو جا ئەگەر سەرۆکەکەمان ئەو سەردەما پێخۆش بوو بێ ئەوەندە خۆی عەبدولکەریمی لا مهم ببێ کە خۆی بە قەیتانی قۆندەرەی ئەو دانێ مامۆستا زەبیحی مەتحی بکە شتێکی زۆر تەبیعی زۆری ئاساییە مامە ئەو سەردەمی کە هاتنەوە بۆ بەغدا پارتی دووبارە چادەستی کردەوە بە چالاکی و مەلا مستەفا چالاکی ئاشکرا بەڵێ لە سۆڤێتەوە گەڕاوە و مەلا مستەفاش تێدا بوو بەڵێ دوایەکانت ئەو دژایەتێت چۆن دەستی پێ کردووە زەبیحی دەوبێنیدا پێش ئەو مەرحەلەی زۆر زەبیحی کە هاتەوە لە کوردستانی تورکیا چالاک بوو خرایە سەرکردایەتی کە کرایە سەرکردایەتی دوای ئەوە هەڵبژێردا لە موتەمەری چوار بە ئەندامی کۆمیتەی مەرکەزی کە هەڵبژێردا بە کۆمیتە ئەو وەختە ئیختیلافات نەبوو لە ناو بڵین ئەو هات تەقی بێتەوە چونکە اختلافات لە 64 تەقیەوە لە ئەو 58 هاتەوە 58 کە هاتەوە 59 60 61 و ئەوانە 62 63 تا 64 6 ساڵ دەکات لەو مدەتەدا زەبیحی وەکو ئەندامێکی چالاکی کۆمیتەی مرکزی کاری دەکرد و مدەتێک لە پرسایی بەغدا بوو مدەتێک لە پرسایی مالی هین بووی ئەوە بوو چونکە زۆر پیاوێکی پاک و دەست پاک و ئەو بوو مسئولێتی مالیەی بڵێن پارتی بەدەستەوە بوو ئەو مدەتەدا ئەو بینی خراپ نەبوو لەگەڵ مەلا مستەفا منیش یەکێک من و کەسانی بینیم خراپ نەبوو لەگەڵ مەلا مستەفا هەر حیزبایەتی نەدەویست ئەو سەردەما
تاکە اختلافی ئەو مەسەوە بەڕاستی هاواری دەکرد دەبیت کاکە وازم لێ بێنن حزب ینی بە ئاشکرا دەبی من حیزبایەتی ناکەم بە زۆر وازار لێ نەدەهێنا ئەم لە بیرمە ئەوە یەکەم کۆنگرەی ئاشکرای پارتی کە بەسرا کە ئیجازەی بەبێت پارتی بوو بە حیزبێکی ڕسمی نەهات بۆ کۆنگرەکە وەفدێکیان نەر بۆ لای شێخ ئەحمەد و شێخ ئەحمەد قانیعی کرد بێتەوە هات تووڕە بوو کاکە وەڵڵای من حیزبی نیمە دەیگوت پێم بڵێن حیزبە و پێم مەڵێن حیزبی بە پێم بڵێن بەرە بۆ مەقڕی قەحبەخانە و پێم مەڵێن بڕۆ بە مەقڕی حیزب من حیزبایەتی ناکەم بە زۆر لێ نەدەگەڕان ئەجا لەو سەردەمەدا يعني خلافەکە لەگەڵ ئەوە بوو لەگەڵ بارزانانی کە ئەو حیزبایەتی نەدەکرد و دژی حیزبایەتی بوو تا لەگەڵ کەریم قاسم تێکچوو ئەو وەختە نەختەی ئەهمیەتی حیزبی زانی مامۆستا زەبیحی لەو چەند ساڵانەی بەغدادا دەورێکی زۆری هەبوو لە چەند شتێک یەکەم مەسئولی ڕێکخراوەکانی بەغدا بوو لەگەشە پێدانە دەوری هەبوو دووهەم لە ڕۆژنامە ئیشی دەکرد لە ڕۆژنامەی کوردستان و لە ڕۆژنامەی خەبات و لەوانە لە نووسین و لە هەموو شتەکانە بەشداری دەکرد سێیەم لە چالاکیەکانی پەیوەندیەکان لەگەڵ حیزبەکان وانە دەورێکی زۆری هەبوو و پیاوی جا لە مناحی مالیش مەسئول بوو زۆر پیاوی چالاک و بەکار و ئەو دوای لە دوا ڕۆژا بوو بە ئەندامی دەفتەری سیاسیش بەڵام پێشەوە بێتە دەفتەری سیاسی طبعا لە ساڵی 61 کە ئێمە و کەریم قاسم تێکچووی پارتی و کەریم قاسم تێکچوون مامۆستا زەبیحیش خۆی شاردەوە و نەوەکا بگیرێ هەژار بەڕعەتیدا هەژار بروسکەیەکی لەدا بۆ عەبدولکەریم قاسم و ئەمە پێی دەڵێن بەڕعەتی ینی تەوبەی نیشاندا و بروسکەکەی بڵاو کرایەوە زۆر شتی ناشرین بوو بەڕاستی ئەو سەردەمە ئەم هەڵات ئەو خۆی شاردەوە ئەوەی نەکرد و خۆی شاردەوە مایەوە دوای هات بوو بە مەسئولی کەرکووک بوو بە مەسئولی لقی کەرکووکیان پێ دەگوت لقی کەرکووکی پارتی و هاتە ئەوێ و بە نهێنەی ئیشی کرد لەوێ دوایی هات کە شۆڕژ دەستی پێکرد هاتە دەرەوە لە دەرەوەی کەرکووک بارگای لقی دانابوو تەنانەت لە بیرمە یەکێک لە ئیشانەی کە کردی مەشروعی هەڵەنجانی نەوت بوو بیر هەیە نەوتی لێ دێتە دەرێ هەروە بۆ خۆی ئەو پرۆژەیەکی دانابوو ئەوانەی نەوتەکانی هەڵدەنجا و بەرمیلی پڕ دەکرد و بەسەر خەڵکدا دابەشی دەکرد بۆ زستان ئەوانە لەوێ لەوەش دەورێکی زۆری هەبوو لە بوژانەوەی ڕێخستنی کەرکووک و یارمەتی دانی شۆڕش و ئەوشتانە باشە مامە دوای وی کە لە شۆڕش دەستی پێکردەوە لەگەڵ عەبدولکەریم قاسم و بە دژایەت عەبدولکەریم قاسم زۆر کەس ئەمن وان بیستە جا نازانەوە تا چ ڕادەیەک ڕاستە درێ بەڵام گوایە ئەوەندە مەلا مستەفا دژی زەبیحی بۆ کە جایزەی بۆ سەری داناوە نا ئەوە ڕاست نییە ئەوە درەنگە ئەوە ئەوەلی کە شۆڕش دەستی پێکرد شۆڕش دەستی پێکرد و چەند ساڵێکیش لەسەر شۆڕش تێپەڕی زەبیحی مەسئولی کەرکووک بوو و ئەندامی کۆمیتە سەرکردایەتی بوو هیچ نێوانی خراپ نەبوو لەگەڵ مەلا مستەفا نێوانی زەبیحی و مەلا مستەفا لەسەر هین تێکچوون لەسەر دووشت یەکێکیان مەلا مستەفا دژی حیزبایەتی قسەیە کرد زەبیحیش کە وەکو پیاوێکی حیزبی چەند جارێک هەم لە ڕووی خۆی هەمدارێک بەنامە بۆی دەنووسی کە تۆ سەرۆکی حیزبی چۆن دەبێت دژی حیزبایەتی قسە بکەیت و ئەوە هەندەی هەمیش ساڵی 1964 کە هیم ڕوویدا کودەتای کەریم قاسم ڕوویدا هەژار کە بەڕاستی وەکو شاعری هینی لێهات بوو مەلا مستەفا لە خودبەکانیە پەلاماری رووسیایدا هەژار لە شعرەکانیە دووسێ جار خروشۆفی پێرشی خروشۆفی کرد کە ئەو سەردەمە بەڕاستی تەنها ڕووس دیفاعی لە ئێمە دەکرد ساڵ 1963 تەنها سۆڤیەت بوو کە دیفاعی لە ئێمە دەکرد و حتا ئۆلتیماتومیدا بە سووریا و تورکیا و ئێران و کە نابێت دەخالت بکەن و مەسەلەی کوردی بەهۆی مەنگۆلیاوە ناردن ناتەوە یەکگرتووەکان و پشتیوانی پارەی لێ دەکردین یارمەتی دەداین لەو سەردەمەدا هەژار لە دوو شعرا هێرشی سۆڤیەتی کرد لە شعرێکە بە خروشۆف ناڵێ خروشۆف دەڵێ خاراشۆف خەڕەیانی گوو ئەو های لێ کرد کە ئەوە بەڕاستی بووە سەبەبی ئەوەی کە هەم مامۆستا برایم هەم مامۆستا زەبیحی لەگەڵ هەژار تێکچن هەژاریش ینی ئەوەی کە بەنامسوال لە خۆیدا ئەوەی پێخۆش بوو لە زەدی سۆڤیەت هەرچەندە لە بنەوە لەگەڵ سۆڤیەت عەلاقەی هەبوو بەڕاستی ئەوە هۆیەک بوو لە ئەوەی هۆی دووەمی ئەوە بوو کە 64 مەلا مستەفا کە پێکات لەگەڵ عەبدولسەلام عارف ئیتفاقێکی کرد
داوای ئاش بەتاڵی کرد بەیانێکی دەکرد بە ڕسمی ئێستش بەیانێکی ماوە پەیدا کرد دەڵێ پێشمەرگە بگەڕێنەوە سەرکارە ئەعمالهم الحرة الكريمة و دەڵێ حیزبیش نەمێنێ باشە ئەو وەختە فکرێکە بوو کە ئیتحادی اشتراکی دروست بوو هەموو حیزبەکان بتوێنەوە دەڵێ بڵێ باز لازمە هەموو حیزبەکان حەل بکرێن و بتوێنەوە بچن ناو ئەوە و هیچیشی نەدەویست یعنی هیچیشی تێدا نەبوو ڕێکەوتنەکەی عەبدولسەلام و مەلا مستەفا ئەو وەختە وای لێ هات کە دەبێ یان ئاش بەتاڵ قبول کە یا دژی ئاش بەتاڵ بی یعنی خۆی ئاش بەتاڵێکی هین بوو ئاشکرا بوو ئێمە سەرکردایەتی پارتی هەموو بەگشتی دەنگ دژی ئاش بەتاڵ وەستان دژی ئیلا یەک کەس لەگەڵ مەلا مستەفا بوو ناوی هاشم عەقرایی بوو کە پیاوێکی زۆری چوپوت بوو دوای خیانەتیشی کرد و بوو بە وەزیری دەوڵەت لە حکوومەتی عێراق ئەموو مەلا مستەفا پێکەوە بوون بەقێ ئێمە هەموو لەلایەک بووین ئەندامانی 15 ئەندامی سەرکردایەتی هەمومان دژی ئەو ئاش بەتاڵە بووین و لەسەر ئەو زەبیحی شێک بوو لەوانی کە مەلا مستەفا وەیزانی هەر بە دووی دەکەوێت لە هەموو شتێکدا هەرچی ئەو بڵێ کە ئەوەی نەکرد وەکو ئەوە زۆری لێپەس بوو ئەجا کەوتە دژایەتی کردنی زۆری ئەجا کەوتە ئەوەی کە بڵێ زۆر دژی بێت و زەبیحیش چونکە پیاوێکی قسە ڕاست و سەر ڕاست و قسە ڕەق و ئەویش قسەیە کرد کەەوە مەلا مستەفاوە وایە و نەخوێندەوارە و نازانێ و دەوێت تووشی بەڵامان بکا و ڕێبەر نییە و کابرایەکە ڕێون کەرە و لەو قساری دەکرد لەبەرەوە بینیان زۆر خراپ مەلا مستەفا لە چەند کەسێک زۆر عەزیز بوو کات مثالێک لەوان دکتۆر سەید عەزیزی شەمزینی بوو کە وەیزانی ئەویش دەبێت لەگەڵی بێ لە مەسەڵا عەلی عەسکەری زۆر عەزیز بوو شەید عەلی عەسکەری وەیزانی دەبێت لەگەڵی بێ دوای کە من و کاک عومەر دەبابەش بە قسەمان نەکرد لە ئێمەش زۆر زۆر عەزیز بوو کە ئێمەش بە قسەمان نەکردووە چونکە بە حسابی خۆی بە دەستەوداری خۆی دەزانین و کۆکولەی هەڵگەڕابینەوە بوو مەسەلەکەی مامۆستا زەبیحی ئەوە بوو لەسەر مەبدە و بیر و باوەڕ و کوردایەتی بوو. باشە مامەجان ساڵی 64 هەروە ئاگدارن وای دەهات ئاخرەکەی پارتی جێگای پێنەما لە کوردستان و ڕووی کردە ئێرانی بەڵێ زەبیحی دەوبێندا چی بەسەر هات لە بەغدا خۆشحال بووە چالاکی دەکرد و مەسئولی لقی بەغدا و تشکیلاتی ناو وڵات بوو یعنی هەم دژی مەلا مستەفای بوو هەم دژی دەوڵەتی عێراقی بوو هەم قاچاغ بوو بەڵێ قاچاغ بوو خۆشحال بووە ئێمە حیزب ئەو وەختی کە 64 بڕاستی حزب بوو بە دوو قسم سەدی هەشتای حزب لەگەڵ ئێمە بوو ئێمە مەکتەبی سیاسی مەشهورین بە باڵی مەکتەبی سیاسی سەدی دە حزب لەگەڵ مەلا مستەفا سەدی دەشی دانیشت هەموو کادر و باشەکان شتووە لەگەڵ حزب بوون لەبەر ئەوەی هەر بەناوی حیزبیشەوە ئیشمان کرد مامۆستا زەبیحی لە بەغدا مابووە تشکیلاتی هینی دەکرد تشکیلاتی حیزبی هەم هی بەغدا و هەم هی شوێنەکانی ترشی سەرپەرشتی دەکردنی وەکو لێ پرسراوی تشکیلاتی هەموو حیزب بوو خۆشحال بووە لە بەغدا و ئیشی دەکرد خەباتی نهێنی دەکرد زۆرتری طبعا هەم لە حکوومەتی عێراق قاچاغ بوو هەم لە بارزانی قاچاغ بوو و هەم لە ئێرانیش قاچاغ بوو. باشە مامەجان ئانەوە هەم کاکسلا دەڵم جوان بووم زۆر شتی کوام لە بیرە بابم لەگەڵ خۆمی بردمی هەمیش دکتۆر شیرازی نامێک بۆ نووسی و جابی داومەوە دەڵە ساڵی 64 ئەم بۆ دوو ڕۆژان زەبیحیم لە تاراندیوە 64 ئەو دەمەیکان و جەماعەتی پارتی هەموو لە ئێرانە بوون دەڵە کە عومەر دەبابە هات لەگەڵ وی بوو کتی وەرم کێشتێکتان پێ نیشاندەم لە مێژە دوایدا دەگەڕێت ئاگام لەوە نییە ئاگام لەوە نییە من هیچ نایەتی بیر خۆشم لە مامۆستان بیستە دەڵێ کە هاتەوە کتیەوە 36 ساڵ و 6 ڕۆژە من چاوم بە ئێران ئەمن ئەوە قەت لە بیر نییە ئەوەی ئەمە لە بیرمە ئێمە کە چوینە دی عێراق چکەم زۆر لە ئێران نەمان بۆ حەزەکەم بزانین من کە چوومە ئێران من خۆم پێم ناخۆش بچینە ئێران لەسەر سنوور بە زۆر بدمیان برادەران لەوێ کە چووم گوتم دەڕۆ دەست بجێ داوای ڕۆیشتم کرد لە ئێران و دەست بجێمانم کرد هەتا نانم نەخوارد ماوەیەک هەتا ئێرانەکان ڕێیاندا دەرچم باش ئەوەی من دەرچووم ئەگەم بەڵام نەمبیستووە قەت زەبیحی چوو بێتە ئێران لەو سەردەمە باوەڕ ناکەمش باوەڕش ناکەم بەڵام دەتوانیت و لە مامۆستا برایم پرسی مامۆستا برایم دەزانی وڵا لەویشم پرسی گوتی تێ عینی قسەی دەناکتان دێکو نەمویستە مامۆستا زەبیحات نەخێر قەت ناتوە بەڵام ئیسا پەژمان دەڵ ڕابیتەکەی مە لە بەغدا ئەوەندە تەنگ بوو لەگەڵ زەبیحی و لەگەڵ خالی خۆش بوو عومەر دەبابە و عەلی عەسکەری کە ئێمە مڕەتەب لە حەدیقەکەی من لە بەغدا ئەوانە بەدزی دەهاتن یەکترمان دەدیت ئەوە درەنگە چاوێ بزانە ڕابتەی ئەوەی کە ئێمە و هینکەی دروست بوو من با قسە ڕابتەی پارتی و بڵین ئێران ڕابتەی پارتی و بە ئێران ئەوەل جار
بەوە دروست بوو کە مەلا مستەفا وەفدێکی نار بە سەرۆکایەتی عەبدوڕەحمان ڕووتە کە کادرێکی چالاکی پارتی بوو، کوڕی خاڵی ئەو کاک عەلی عەبدوڵڵایە ناردی بۆ مەهاباد. ئەو وەختە تیمسار نازانم چیەک لەوێ بوو، ئەگەر بپرسی چێ بووە لەو سەردەما، ناردووی بۆ لای ئەو کەوە پەیوەندی دروستکات. ئەمە لە ساڵی 1961 ئەواخری 61 وەرەحرام زار خۆش بۆ بەلای وەرەحرام 62 جارێککە ناربوویەوە. دوا بە دوای ئەوە لە بەغدا ئەو هینا ئەو ئیسا پەژمانە کە باست کرد وابەستەی نظامی بوو لەگەڵ ماڵی جاف پەیوەندی هەبوو. بورهان جافێکە بۆ هەزار ڕەحمەتی لێبێ ئەمری خوای کرد لەگەڵ بورهان جاف پەیوەندی هەبوو. بەهۆی بورهان جافەوە خوا لێ خۆش بوو ساڵح یوسفی دیت. ساڵح یوسفی ئەو وەختە ئەویش لە بەغدا مختەفی بوو، ئەو وەختە زەبیحی لە بەغدا نەبوو، زەبیحی لە کەرکووک بوو. ساڵح یوسفی لە بەغدا مختەفی بوو، مەسئولی پارتیش بوو لە بەغدا. خوا لێ خۆش بوو ساڵح یوسفی هەستا بوو لەگەڵ ئەو قسەی کردبوو کە پەیوەندیەک دروست بێ لە بینی ئێمە و ئەوانە. ئەو پەیوەندیە کاغەزی نووسی بۆ مەکتەبی سیاسی. من زۆر چاکم لە بیرە لە کانونی سانی 1963دا ساڵح یوسفیش هات لە بەغداوە ئەو پێشنیاری هێنابوو کەوە هین ببێت، یعنی ناوی چییە ئێران ئامادەیە یارمەتیمان بدا ئەو شتان. قسەکە طبعا سەرۆک حیزب مەلا مستەفا بوو، خەبەر درا بە مەلا مستەفا و ئێران داوای کرد وەفدێک بچێت، وەفدێک بچێت هی پارتی بۆ ئەوێ یەکی نوێنەری مەلا مستەفا بە یەک نوێنەری مەکتەبی سیاسی بکو. ئێران دەزانی دوو باڵ هەیە لە ناو حیزبەکەدا. مەلا مستەفا شەهید عەلی عەسکەری دانا بە نوێنەری خۆی، مەکتەبی سیاسیش هینی دانا شەهید مەردەبابەی دانا بە نوێنەری خۆی. ئەو دوانە چوون بۆ وەکو لە بیرم بێتش، یعنی شوبات بوو کە چوون بۆ ئەوێ. وابزانم کە ئەوان لێوە بوون و کودەتا لەسەر عەبدولکەریم قاسم ڕوویدا. ئەوە چوون بۆ ئێران و بەناوی هەم مەلا مستەفا هەم بەناوی مەکتەبی سیاسیەوە چوون بۆ ئەوێ. هێشتا زەبیحی داخلی ئەو شتانە نەبووە. ئەوەی کە ئەو هین دەیڵێ دوای 1966 ئەوەی کە ئیسا پەژمان دەیڵێ بەڵێ دوای 1966 کە زەبیحی چوو بۆ بەغدا بوو مەسئولی تشکیلات و ئەبزام لەوێ و لەوێ بوون کاک عومەر دەبابە و عەلی عەسکەری زۆر هەرسێکیان زۆر بەتایبەتی کاک عومەر و عەلی عەسکەری زۆر دۆستی هین بوون، ئێستا پەژمان بوون. ئەم دوانە دەچون کە دەچوونە بەغدا حتمما دەچوونە لای و کاک زەبیحیش دەیدیت، یعنی لە ماڵی ئەودا دەنیشتن ئەو دەهاتە ماڵی ئەوان ئەوە ڕاستە. بەڵام ئەوە کۆنە قۆناغی یەکەم ئاگای لێ نییە. قۆناغی یەکەم ساڵح یوسفی مەرحوم یوسفی داینە، ساڵح یوسفی دوای کاک عومەر و ئەوان چوون بۆ ئێران. دوای ئەوە کە شەڕ هەڵگیرسایەوە شەوکەت عەقراوی چوو جارێک من لە ئەوروپا کە هاتمەوە لە 1963 بەتاران داهاتمەوە، بەڵام ئێرانەکان منیان نەدید. من ئەو وەختە هین بووم، نەختێک لە لای ئێرانەکان بە هین مەشهوور بووم بەوەی دۆستی عەبدولناسرم و ئێرانیز عەبدولناسری زۆر خۆش نەدەویستە، بەرەوە هەر ڕێیاندام هاتمەوە، هەتا قسەشیان لەگەڵ نەکردم ینی لە تارانەوەە. دوایتر وەفدێکی کە مامۆستا براهیمیان داوەت کرد چوو بۆ ئێران، جا دوای یەکسەر لەگەڵ مەلا مستەفا تەماسیان گرت و پەیوەندیان کرد. ئەوە زۆر باسی مفتێکیش دەکەنی شەمسەدین موفتی بەڵێ ئەوە نوێنەری ئێمە بوو، نوێنەری پارتی بوو، ئێستاش ماوە ئەس قەزا ئێستاش لە تارانە، بەڵام تازە چۆتەوە تاران چووکە کچەکەی کچێکی بوو لەوێ شووی کردووە نەخۆشە چۆ بۆ تەداوی. شەمسەدین موفتی مامی ئەو کە عەدنان موفتی خۆمانەکە دەیناسی لێرە. ئەم ئەو نوێنەری پارتی بوو لە پاش ئەوەی کە عەلاقە دروست بوو لە ساڵی 1962 نەبوو لە بەهۆی ئیسا پەژمان و ئەو کاک ساڵح یوسفیەوە. ئێمە کاک شەمسەدینمان نارد لە تاران نەخۆش بوو، هەم بۆ نەخۆشی و هەم دوای کرمان بە نوێنەر، بەڵام مەسپاش کردی بە نوێنەر هەتا 1970. نازانم ئیسا قسەی زۆر خراپی پێ دەڵێ. بەچێ دەڵێ؟ دەڵێ ناڤایە مفتی و نازانم چی و بینیان زۆر خراپ بوو. ئەو زدی ئەو بوو، ئەو زدی ئەو بوو. ئەو شەمسەدین موفتی ئێستا دۆستی لەگەڵ دۆستی یەکێتیە، سیاسەت نییە بنێ حیزبی، بەڵام دۆستی یەکێتیە. یعنی پیا بۆ دێ پەیوەندیشتی پێوە بەڵێ دەتوانی سوئالیشی لێ بکەی زۆر لەسەر شتە، چونکە زۆر ئیسا پەژمان زۆری لەسەر شەمسەدین موفتی نووسیوە، یعنی تەقریبەن کتێبەکەی 60-70 لاپەڕی لەسەر شەمسەدین موفتیە کە ئەوان لە تاران چیان کردو، چۆن هاتوتەوە، دوای چۆن خۆی تەحویل داوەتەوە بە دەوڵەتی عێراقی و ڕاست ناکە. ئەوە درۆ دەکات. ئەسڵەن شەمسەدین موفتی دوای ئەوەی کە شۆڕژ ڕووخا هاتە سووریا، لەگەڵ ئێمە بوو، دۆستی ئێمە بوو، دوای هاتە لەندەن.
لەوێ ئەوان ئەوەلجار لەگەڵێکی دوای هینیان دروست کرد کۆمیتەی ساختکردنەوەی حیزبی دیموکراتی کوردستانی عێراق لەگەڵ دوای هاتەوە بۆ حەدیسانەوەی شۆڕش 77 لەگەڵ من هاتەوە لە عێراق بووین هەتا ساڵی 1977 ئێمە پێکەوە بووین 1977 ئەو نەخۆش بوو هاتەوە دەرێ بۆ 78 هاتەوە بۆ هین بۆ لەندەن 79 دوای ئەوەی لەگەڵ دکتۆر محمود تێکچوو ناهومێت بوو لە هین چۆت عێراق بەو شەرتەی چۆ لە هەولێر دەستی کردو بە محاماتی خۆی و عفوێکی عفوێک دەرچوو هین دەری کرد کە سەدام حوسێن بە مناسبەتی هینەکەی کەرچی لێوەرگرت و چۆ باش مامەجان بۆی کە لەو تاریخە دەرباز نەبین ئەو ماوەی شەستەکان 61 و 62 تا 64وانە دیارە کۆمەڵێک جەماعەتی حیزبی دیموکراتی ئێران ئەحمەد تۆفیقوان لە لای بەرا مستەفا ئەوان نەبوون چۆنە مامۆستا زەبیحی کە کوردی ئێرانە قەتی پەیوەندی پێوە نەگرت قەت لەگەڵیان نەبوو جێ لێ با قسەت بڵێ لە 58ەوە ئەوە قسە 58 ئەوانە هاتنەوە بەغدا ئەوانیش هاتن و ڕەحمەتی قاسملوو هات و مەرحوم ئەحمەد تۆفیق هات و ئەوانە هات مامۆستا زەبیحی پیاوێک بوو وەکو پێم گوتی ساغلەم و سەرڕاست و سەرڕاق نە ئەحمەد تۆفیقی بەدڵ بوو با پەیوەندیان پێوە کردووە نە ئەحمەد تۆفیقی بەدڵ بوو نە قاسملووی بەدڵ بوو ئەو وەختە خلافە بوو لە بینی قاسملوو و ئەحمەد تۆفیق یەکتریان ئیتیهام دەکرد ئەحمەد تۆفیق قاسملووی بە خائین و جاسوس ئیتیهام دەکرد دەیگوت چۆکی داداوە و ساواکیە و لە بەرامبەر تەیموری بەختیار بەڕائەتی داوە لەو شتانە ئەویش ئەحمەد تۆفیق ئیتیهام دەکرد بە کابرایەکی سەرکەشی سەر لێ شێواوی هەڵەشەی ئەوە مامۆستا زەبیحی ڕای لە هیچیان نەبوو لەبەرەوە لەگەڵ هیچیان بینی نەبوو بەڵام لەگەڵ خەڵکی کە عەلاقەی هەبووە مامۆستا زەبیحی قەراری دابوو داخلی ئەو جێژاوەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نەبێتەوە ئێستا ئیتر ئەو لە کوردستانی عێراق و لەناو پارتی جێی خۆی کردوێتەوە و خەباتی خۆی درێژە پێدات و توی خۆی تووشی ئەو سەرێشە و ئەو اختلافاتان نەکا کە زۆر توند بوو لەناو هیندا لەناو حیزبی دیموکراتدا ئەو سەردەمە ئەوە بوون مەلا مستەفا سەردەمێک پشتیوانی قاسملووی دەکرد دوای ئەو پشتیوانی ئەحمەد تۆفیقی کرد دکتۆر مرادیش پشتیوانی ئەحمەد تۆفیق کرد زدی قاسملوو هەستان چون مەلا مستەفا چوو لەگەڵ دکتۆر مراد بوو لای وەزیری داخلی عێراقی قاسملوویان دەرکرد لە عێراقیان دەرکرد و شکاتیان لێ کرد و دەریان کرد کە دەریان کرد ئەحمەد تۆفیق بوو بە عەبدی مەلا مستەفا وەکو زۆرناژەنی ئەو بوو وەکو دەهۆر لێدەری ئەو بوو لەسەر ئەو طبعا لەگەڵ زەبیحیش نەدەگەیشتنەوە یەکیانی ئەوە بوو و پاشان ئەحمەد تۆفیق بەڕاستی زۆر کۆنەپرست بوو ئەوێ دەمێ بەلای ئێمەوە ئەو ئەفکارانەی ئەو هەیبوو وەکو کفر وا بوو لێ لەسەر ئێستا مەسەلا ئەو زۆر دژی سۆڤیەت بوو ئەحمەد تۆفیق دژی هین بوو دژی مارکسیزم بوو دژی هەموو هاوکاریەک بوو لەگەڵ حیزبی کۆمونیستی عێراق و حیزبی تودەی ئێران و ئەو شتانە لایەنگری ئەوە بوو کە لەگەڵ ئەمریکا هاوکاری بکەین و ئەو چوو وەختی خۆی دانا ئادەم شمیتی هێنا لە 62 لە لوبنان و بۆ ئەمانە بەڕاستی کە شۆرشیش هەڵگیرسا ئەحمەد تۆفیق بوو بە زۆرناژەنی مەلا مستەفا و زدی حیزب قسەیە کرد و شتێکی دەکرد دیسان بارزانی کە هەر بارزانی هەیە و هەر بارزانی خەبات دەکا وا دەکا لەبەرەوە لەگەڵ مامۆستا زەبیحیش و لەگەڵ هەموو ئۆکایتر بینی خراپ ڕەحمەتی لێبێت ئەحمەد تۆفیق دەورێکێک جە خراپی جێڕا فیتنەیی تێکدان لە بینی پارتی و مەکتەبی سیاسی و مەلا مستەفا دەورێکی زۆر خراپی جێڕا لەو سەردەما ئەدی ئەوە ڕاستە وەختێک کە قاسملووی لە بەغدا دەردەکەن هەرەوەی کە ئێستا فەرموویت ئەو پەنادێنێ بۆ مەقەڕی پارتی و زەبیحی لە بەغدا کارە بۆ بەڵامی زیارمەتی چۆی نەکردو ڕاست نییە ئەسڵەن بالعکس قاسملوو لەگەڵ ئێمە حیزبینی نەبوو کە قاسملوو دەرکرا حیزبی شیوعی پەنایدا بوو حیزبی قاسملوو ئەو وەختەش تودەیی بوو هەتا ئەو سەردەمە بۆ معلوماتت حیزبی تودە لە بەغدا بوون ئەو لەگەڵ حیزبی تودە بوو و یەکێک لە تۆمەتەکانی کە هین لەسەری بوو ناویتیە ئەحمەد تۆفیق دەگوت قاسملوو تودەییە و ئەو وەختە دکتۆر قاسملوو لەگەڵ تودەیەکان بوو و جگە لەوەی لەگەڵ تودەیەکان بوو حیزبی شیوعی لەگەڵ حیزبی شیوعی بوو یعنی لەگەڵ ئێمە ئەسڵەن مەرحەباشی نەبوو بۆ معلومات یعنی ئەمگۆ هیچتان پێ دەکراوە دەمیوەکو پارتی کە مثلەوە دەرنەکرێ ئاوا چکا کەریم حسامیش باسی دەکات دەڵە من و قاسملوویان ویست دەرکەن چین بۆ مەقەڕی پارتی کە زەبیحی زۆر کارە بوو دەوێت والله باوەڕ ناکەم پێمان دەربکرد ئەو بکراوە چونکە زین لە بەرچی ڕئیسەکەمان چوو بشکاتی لێکرد و ئێمە چۆن دەتوانین ڕئیسی ئێمە مەلا مستەفا چوو لە وەزیری داخیلێک گوتووی دەرکرێ ئێمە چمان دەتوانین بیکەین بۆ ئەوە پێمان نەدەکرێتی
نەزەبیحی پێی دەکرا نەما مەستا برایم نەکەسی پێ دەکرا. باشە مامەجان دوایی وەی کە لە ئێرانەوە گەڕانەوە بۆ نێو کوردستانی عێراق دەوری زەبیحی ترەوە دیار دژایەتەکە لەگە مەلا مستفای ترەوە شکاوەتەوە بۆتە دووبەرە. بەڵێ لەو بینەیدا زەبیحی وەکو کاری سیاسی ئەوانە دەوری چ بوو کاکە زەبیحی هەر لە سەرتاوە نەهاتە ئێران و نەهاتە دەرێ کە مەلا مستەفا لە شەڕی حیزبی کرد و حزبی دەرپەڕان سەرکرداتی حزبی دەرپەڕان زەبیحی چۆ بەغدا دەستی کردەوە بە کاری نهێنی خۆی لەوێ کاری نهێنی دەکرد و تەشکیلاتی حزبی دەکرد و ڕۆژنامەی حیزب پشتیوای ینی دەنگ و باس و بڵاوکراوی ناوخۆی بڵاو دەکردەوە ئەوە ئیش دەکرد هەتا ساڵی 1966 کە ئێمە هاتینەوە لە شاخ من و کاک عومەر و حلمی شەریف و ئەوانە هاتینەوە کە ئێمە هاتینەوە ئەو وەختە حلمی شەریف چوو بە بەغدا لەوێ پێکەوە کاک حلمی شەریف ئەو پێکەوە هاوکاریان کرد و هینیان دەکردوەوە بەڕسمی ئیشان دەکرد تا هین ئەو وەختە تا بەعسە نهاتن لە حکوم ئێمە بە ئاشکرا ئیشمان لەبێ. باشە مامەجان زەبیحی دەورێک پێش ئاخر زادیاندا هەفتاکە 1970 گیراوە نیە تقریبان 2 ساڵ و 3 ساڵ گیراوە لە 1970 هەفتاوشە دەبێت یانی دوای ئەلبەتاڵ گیراوە جلم بێ من پێدرا زەبیحی گیراوە زەبیحی ساڵی 1974 هاتە شام هاتە بێروت لە بێروت لەگەڵ من ساڵی کرد کە گەڕایەوە گرتیان بە تۆمەتی ئەوەی کە لەگەڵ من علاقەی کردۆشتیوە بەڵام دوای ئەوەی ماوەی گەشتانەوە بەریاندا باو ناکەم 2 ساڵ بێت مەلا ئەولا دڵە نزیک بە 2 ساڵ گیرا بەڵام لە دەست بە سەر بوو لە شێخ لەتیفی بەرزەنجی دەڵە هەموو دەفعان یا فراوشتم بۆ دەبر بوو ئەبوو غەرێب بوو شێخ لەتیف زۆر چاچی زانێ بە من باوە ناکەم 2 ساڵ بێ من نەزانم گیرا و لەسەر ملی گیرا لەسەر پەیوەندی لەگەڵ من گیرا چونکە هاتە بێروت ئەو مدت ئێمە لەگەڵ بێروت پێکەوە بووین و جاسوسێکی عێراقی ئێمە پێکەوە دی کە ناوی شێخ زەبار بوو بای شێخستانی شێخ زەبار ئەو چوو بۆ خەبەر لێدا بگوتبی لەوێ دانیشی هەمیشە لەگەڵ جەلال ئەوە لەسەر ئەوەی گیرا ماوەیە کە گوایە چی هەیە و چی نییە دوای بەریاتە باوە ناکەم 2 ساڵ بێت کەمترە. باشە مامەجان ئەتۆ لەباری نووسینی ئەو سەردەمەیە دیانی دەست پێ دەکا بە قاموز نووسین ئەوانە ئەو دەمەی کە لە سووریا بوو لەسەر کاری ئەدەبی لەسەر کاری نووسینی مامۆستا زەبیحی چ شتێکی تایبەتیە؟ وەڵی هیچی ئاگام لێ نیە لەو شتانم دەمزانی خەریکی زمان و ڕێزمان و نازانم فەرهەنگی کوردی ئەو شتانێ بەڵام ئەمر بەش بە حاڵخۆم زۆر مهتەم لەم بۆ شتانە ئاگام لێ نیە دەمزانی هەر خەریکە و هەر کۆی دەکاتەوە هەر دەینووسێ ئەو شتان. لە کتێبەکەی خۆت دامامە ئەو باسی کۆمەڵێژە کافت کردووە ئەو ئێستاش زۆر شەڕە نازانام لەسەروەی کە چه کۆمەڵێژە کاف بۆ چێ نەبووە من زۆرتری معلوماتەکەم لە مامۆستا زەبیحی وەرگرتووە یعنی کتێبەکەی تۆ بۆی دەبێت کە پیاوە قسەم چاوێت بڵێ ئەو زمانی بە زەبیحی دەتوانانی بڵێ چونکە من لەوم بیستووە ئەو قسە زۆرتری ئەو قسانەی هی ئەو کتێبە من لە 2 کەسم بیستووە ئەوەی کە چوونەکە لە میر حاجم بیستووە کە چوونەتە لەگەڵ شەهید مستەفا خۆشناو چوونەتە ئەوێ لە باغی حاجی نازانم چێ کۆبوونە حاجی داود کۆبوونەوەیان کردووە ئەوی تریشیان لەسەر چێنە و چنی و پلەکانیان لە مامۆستا زەبیحی بیستووە هەژار و زەبیحی من بە ئەجێ موەسەق بێەوە چونکە ئێستا کوونە مسن یەک دیکاتە 4 دەکەوت دیکاتە 5 ئەوەی من نووسیومە پێم وایە موەسەقترین شتە چونکە لە خودی مامۆستا زەبیحی بیستووە لەو هەژاری شارەزا بوو لەو سەردەما بەڵام مامۆستا زەبیحی خۆ سکرتێری کۆمەڵەکە بۆ ئیژەکە بەرەوە زۆر هەر لەوێ بیستووە. مامەجان وەک ئاگدار دیارە ساڵی دوای ئەلبەتاڵ دووبارە شۆڕشێکی نیشتیمانی دەستی پێ کردەوە ئەوە ساڵی 1970 شا ڕووخاو زەبیحی هاتەوە وێرە لەو هاتنەوەیدا ئێوە چۆن ئاگادار لەبێ ئەمن دەبزانی زەبیحی خەریکی قاموسەکەیەتی من پێم خۆش بوو بەش بە حاڵی خۆم لایەنگری ئەوە بووم کە زەبیحی بێتە دەرێ مامۆستا برایم عینی بیر و ڕای هەبوو جارێکیان زەبیحی توانی بووی پاسپۆرت وەرگێت و بێتە دەرەوە مامۆستا برایم داوای لێکرد بوو کە نەچێتەوە
لێرە بن پێکەوە بۆ خۆیان ئیش بکەن و قاموس و شتەکانی بێنێتەوە ئەوانە زەبیحی بەڕێی من ئیشتیباهێکی کە هەیبوو ئەوەیە چونکە خۆی خەریکی سیاست نەبوو خەریکی ئەو مدەتە خەریکی قاموس و ئەوانە بوو پێی وابوو کە بەعسی دەستی لێ ناتە و ئەو دەتوانێت قاموسەکەی جێبەجێ کات و چاپی کات و ئەوە کاری دواشاکاری هینی بێت یعنی فەرهەنگی شتی وای بێت بۆیە زۆر بڵین حوسنی زەنی هەبوو بەوەی کە دەتوانێت لە بەغداد بمێنێتەوە دوو هۆشی هەبوو یەکێکیان ئەو کار بەدەستا کوردانی بەغدا هەموو دۆستی بوون تاحە محەدی معروف دۆستی بوو شێخ ستار دۆستی بوو بابەکر ئاغا زۆر دۆستی بوو مەلا ماتۆر دۆستی بوو ئەوانە هەموو لەوێ پێی وابوو لەگەڵ ئەوان و لە سێبەری ئەواندا دەتوانێت بمێنێتەوە پاشان هیچ چالاکی چی نەبوو دژی حکوومەت هەرچەندە لەگەڵ ئێمە پەیوەندیە بوو یعنی ئەمەی خۆش دەویست لە بەدڵی خۆیدا بەڵام کاری نەدەکرد کاری سیاسی تا هین بکات کە هاتە دەرێ بۆ پاش ئەوەی هاتەوە بۆ ئێران طبعا ئێمە زۆر زۆرمان پێخۆش من دیتم لە پێشەوە لەسەر سنوور تەشویقم کرد کە لەگەڵ مامۆستا ئیش بکە بەڕاستی چونکە مامۆستا شێخ عیزەدین ئەو وەختە بە ناوی دەفتەری مامۆستا ئیشی لێکرد و زۆر ناوبانگی هەبوو من پێم خۆش بوو کە لەگەڵ ئیش بکە گوتی باشە چوو بۆ ئەوێ ببوو لە مامە ئەوەڵجار لە بۆکان نەبوو منیش هاتم لەگەڵی کە مامۆستا زەبیحی دیتەوە لە ماڵی کاک سعدی ڕەحمەتی ئەوڵین جار ئەمە لە بیرمە نازانم ئەوەڵ جار لە بێوران بوو یا لەوێ بوو نازانم من ئەوڵم جار کە تو هاتی بۆ ئێران دوایەوە کە شاڕوخا ئەخا من دووسێ جار هاتم بۆ ئێران جارێکیان هاتم و چوومە تاران و خۆخمەینیم دیت و هاتمەوە پێشوی کاک لێر هات شێوێکی بە منیکو پێ و مامە هاتە ماڵی کاک سعدی پێ خۆش مامۆستا زەبیحی بینی و لە سووریەوە دیەکتیان نەدیوە دەبێ وا سەعادێکی شێوە گەیشتینە خزمەتت لە ماڵی کاک بەڵێ دەبێ وا بوو بێت یعنی من نازانم شتەکانم لەبیر نییە زۆر بەڕاستی تو مادام دەڵێ وایە دەبێ وا من یەکش دەزانم من مامۆستا زەبیحیم لە دووسێ جێدیوە لە بێوران دیومەوە بزانم لە گەڕانەوەیدا لە بێوران دیومە لە بێوران لە شەڕەکەیدا بوو کە سابڵاغمان چێر کرد بەڵێ جەنابەت چووی بۆ لەگەڵ خاڵم لە بانەی ڕاهاتین بە لە دیوێرە کە چوین بۆ بەردەپان قاسم و مامە غەنی هەموو لێ بوو بەڵێ ئەوەی من لە بیرمە کە دیم من خۆم تەشویقم کرد لەگەڵ مامۆستا بەڵێ ڕاستەوە زۆرم تەشویق کرد پێم وابوو کە ئەوە شتێکی باشە و خۆی ینی هیندەکە تۆعاان خۆی دڵی لە کرمێ بوو لە قیادەی حیزبی دیموکراتی پێیوانە بوو لەگەڵ ئەوانە دەتوانێت پیش بکاتەوە گوتمان چاکترشی فلانۆکی جەماهیری گەورە هەیە کە مامۆستا شێخ عیزەدینە و لەوێ دیارە ئێمە مامۆستا شێخ عیزەدینمان خۆش دەویست پاشی ئەوە کە دیمەوە لە بێوران دڵی ڕەنجا بوو دەیگوت لەگەڵ مامۆستا شێخ عیزەدین ئیش ناکرد باوەڕی بەوە نەبوو کە لەگەڵ مامۆستا شێخ عیزەدین دەتوانێت ئیش بکات دە باشە ئێمە پێمان گوتمە کاکە وەرەوە لەگەڵ خۆمان ئیش بکات وەرەوە گوتی باشە وعدیدا بچێتەوە بێتەوە و شتەکانی بێنێت ناوی چیە شتەکانی بێنێت نووسین شتەکانی بێنێت و بێت لەگەڵ ئێمە ئیش بکات ئیتر کە چۆ گیرە هەرچی کەسێک لێم بیستۆ دەرم حیزبی دیموکرات بەگرتیدا هەموو هاتڕە مەلا ماتۆرژ وا دەڵێ ئەو بەرئاو توێژی هەیە کە دەڵێ من هیچ شکمنەوە یەقین ئەگەر تەطبیقی تێدا چوێ بەدەستی قاسمت دایتە چون کاتێک کەسی دیکە لە بوو کە دژنی ڕۆژێک دێ ئێمەش ئەو معلومات مامۆستا شێخ عیزەدینیش سوێندێ دەخوا دەڵێ مامۆستا زەبیحی تێدا چوێ بەدەستی قاسم تێدا چوێ یعنی ئەوە ناتوان بڵێم قاسم بوو یعنی بڵێم بەدەستی قاسم بڵام من متأکیدم حیزبی دیموکرات قسەیان لەسەر کردبوو لە نایێرە عێراقیەکە چونکە لەسەر جەریانی ئەو دمی لە سابڵاغ بوو مامۆستا زەبیحی حیزبی دیموکرات بۆ یەکەمین جار بۆ ماوەی یەک دوو مانگان نزیکێکی زۆر سەی لەگەڵ چریکان کرد بەیانی مشتەرەکیان دەردا ڕۆژێکی خاڵم ڕۆیی کوتی ئەمن دەڕۆم دێمەوە بمابێر سەفەرێکی بۆ لای قەڵاتجە ئەوانە چوە بێتەوە کوتی برادەرێک دێ بە منی و بنێوی حامید بەک ئەوە زۆر عەزیزە زۆر خۆشەویستی منە ئێوە لەو چریکەکان کوشتیان گرتیان کوشتیان دروست دەو سەردەمەیدا بوو کە حیزبی دیموکرات ستادی مشتەرەکی لەگەڵ چریکاندا چریکەکان ئێمەش دوای احتراز زەمنێکی چکە ئەو حەمد بەگە زۆر دۆستی ئێمە بوو ئامۆزای شەهید ئازادی هەورامی ئێمە بوو و پیاویشتی کۆشەر بوو کوریش جعفەر سوڵتانەوەی جعفەر سوڵتانی هەورامانە
وەختی خۆی پێشمەرگە ولا ئێبەلا ئێمە سەرلق و زۆر پیاوی ئازابی ئێستش بنە ماڵەکەی لە سلێمانینەوە کوشەیدی ئێمە حسای بۆ دەکەین ئەمان ئەوە هێزێکی چەکداری پێی دروست کرد بوو مامۆستا زەبیحی ئەم پیاوە هێزی چەکداری دروست کرد بوو لە منتقەی هەورامان و ئەوانە بە کوشتیاندا پێم وای دیموکرات بە کوشتیدا چونکە ئیعلامیەکە من لەبیرە دەڵێ حامید بەک عاملی سەرسپردەی عەبدوڕەحمانی زەبیحی دکتۆر عەبدوڕەحمانی زەبیحی غەڵەتیشان نووسی بوو پیاوی بەعس و ئەو جۆرە شتانەوە بەدەستی چریکای فدایی خەڵق گیرا و ئێعدام شد ئیتر نا ئیعدام نەشد ئەو دەمی ئەوە ئەومان احتیجاج کرد لە سەریان وەختی خۆی گوتیان نەمانزانی و نەزەم چی شت پێم وایە لە مەسەلەکی حەمید بگەم مامۆستا عەزیزیش کەمتەر خێرێکی هەبوو دەیتوانی داوای بەردانی بکات و ئەوانە نەیان کرد و هەتا دوایی بە ئێمە کەمە ئێتراز مەکەسی گوتیان نەمانزانی وەڵا ئێوە بتان گوت بە ئێمە بەرمان دەدا و مانزانی بە دۆستی ئێوەی ئەوشتان پێشم وایە چریک بیانزانی بە دۆستی ئێمە بەریان دەچکە وەختە بەرگەر چریک باش ئەوتر هەم کۆمەڵە هەم مامۆستا بەڕاستی ئەوەندە لە نێوی بەعس دەترسان و سەردەمی هەر خوددایان بوو کە مەسەن پیانەوە نەنووسێت بەڵێ وایە ڕاست نیان دەوێرا کە مەسەن بچن ئەگەر کابرای چیکی ڕاست بە شایە عەشق بێتەوە بەعسێ بڵن بچن دیفاعی وایە من غارمدا بوو کندوتو زەفعەلی ڕەحمەتی و کاک عەبدوڵای موحتەدی من برادر دونیشە لە ماڵی مەبوو بەخۆی بە حەوتەش پیاوانەوە هەمیش پێشمەرگەی کۆمەڵی بوو ئەوە ئەستاوە گیراوە هاتم بردیان لە هۆتێلکەیانی دکتۆر زۆری پێ ناخۆش چونکە حامید بە کچێکی دا بە ئێمە مامە ئەمە دەمی کۆمەڵە زۆر فەقیر بووین حامید بە کچێکی دەداینێ بەڵام نە دکتۆر جەفعەر نە کاک عەبدوڵا نایانوێرا یعنی برەوە کەوتن دیفاعی لێ بکەن دەناخۆ خەبەری ئێمەیان دا بە ئێمە دیفاعمان دەکرد مامۆستا دەڵێ ئەمە خەریکی بووین کە خەتێکی گشتی دروستکەین لە ئەو سەردەمەی کە مامۆستا زەبیحی هاتەوە ئەو خەتە گشتێش ئەو بووکە هەموو لایەک بگرێتەوە و خەتێکی پاون و خەتێکی کوردایەتی ئەوە وە بۆ ئەوەش بە پێشنهادی مامەی باشترین ئەنسوریە کە دەیتوانی ئەو سیاسەتە هەڵسوڕێنە زەبیحی وە زەبیحی هات و ئیشی لەگەڵ مەکرد بەڵام ئەمن دەڵێ بۆ خۆی دەڵێ ئەمن ئیسانێکی سادە بووم لە سیاسەتدا و زۆر مشت نەدەزانی لە سیاست بەڵام دەور و بەرەکەم مشاغب بوون و نیان هێشکە و حیزب سەر بگرێت و دەو جریانەیدا کۆمەڵە نەقشی گەورەی هەبوو من ئەوم ئاگام لێ کە ئەو حیزبە بۆ دروست نەبووە یعنی دا بێژوێ من ئاگام لێ نیە هیچ ماگاری ڕاستێکی تەنها ئەوەندەم ئاگام لێیە ئەو ڕاست دەکەم مامۆستا خەتەکە نەک حیزب وەکو خەتێکی گشتی دروست بێت هەتا ئێمە پێمان وا بوو وەکو یەکێتی دەشێ یەکێتیەک دروستکەن کۆمەڵەشی تدا بچون کۆمەڵی ناو ئێمە هەیە ئەو کۆمەڵێش ئەو هەبێ ئەنجا کە وەختە ناوی کۆمەڵی شۆڕژێری کوردستانی ئێران بوو کۆمەڵ ڕێزدەرانی زەحمەت چێشایی شۆڕژێری کوردستانی ئێران ئەوە بوو بەڵام ئاگام لێ نییە چۆن تەنها ئەوەندەم ئاگا لێیە کە مامۆستا زەبیحی هاتەوە گلەیەکی زۆری لە دەفتەری مامۆستا هەبوو وەڕائگەلەیشی لە مامۆستاش هەبوو کە مامۆستا تەسنیم گیر نییە دەوروبەرەکەی نەوعێکن و کە ئەو لەو جەوە هەڵ ناکرد ئەوەندەم ئاگا لێ بەڵام ئەوی ترم ئاگا لێ کۆمەڵە دەوری چ بێت بەڕاستی و دەبێت لە کۆمەڵە پرسی خۆ ناشارێتەوە چونکە مامە جەماعەتێکی زۆری فاتحی ئەحمەدی ئەسکەندەری ئەوانە جوزی دەفتەری مامۆستای بوون بەڵام هەمووش کۆمەڵە بوو وایە بەلا عومەری ئەسری ڕێگە هەر پێیان خۆش نەبوو بێ یەکێکی غیرە کۆمەڵە لێ بێ من نازانم بەڵام ئەمن لە کۆمەڵە هیچم نەبیستوە دژی مامۆستا زەبیحی یا دژی ئەو شتە ڕاستەکەی بۆ تاریخ من ئەزمە شەهادەتی صادق بدەم بەڵام حقیقەتەکەی وای مامەجا ئەگەر ئەو دەمی ئەو حیزبە دروست بایە بۆ مامۆستا پشتیوانی لە کۆمەڵی نەکردبایە پشتیوانی لە شتێکی خۆی کردبایە کۆمەڵە ئاواقەی نەدەبوو جا ئەوە کەیفی خۆیەتی نازانم ئەوە مەگەلێنی ئەوە تەفسیری خۆتە بەڵام عەلا کولی بەحاڵ ئەو حیزبە بەو شێوەیە سەر نەگەڕتن دڵم ئەساسنامە و ڕامنامان بۆ نووسیۆری لای کاک محەممەدی موحتەدی دەست دەکەوێت سێ جان بە کاک محەممەدی موحتەدی کتۆ دەڵە بلێم بوون بۆ بۆم ناگرێت کات چۆنیان بۆ نووسیوە بەڵام دەڵێ لە ڕابطە لەگەڵ دەفتەری مامۆستا و حامید بەگو شێخ جەلالیدا مامۆستا زەبیحی چەکێکی بێحەد زۆری هێنا ڕاستایە خۆش زۆر من ئاگام لێیتە ئەوەی 200 بارسی چەک بوو خەول بۆ حامید بەک هێزێکی وا دروست کات
200 بارسة جندابوني أول جار ودواء هيزكي بدنك وشكا ما مستاذ بيحيش ما بتشك بيني بدفتري ما مستاذ وأنا ناني أنا بقى ومتى ما يأهويتي أو يبوك ديمقراط زدي يا الله إيه يك دقيقة أستاذ كعب لطيف كعب لطيف ماما من أخ أول جار كخبري تدات في ما مرتضى بإمام بيست بقول كابلي رو بولا زبان زنابته ولا صالي هشتاو يك يوق منبعي موثق كبياب ثانية بينوسي شنتان خبرك بيس شو تدات شو وقت ترور كراو وكو كشتن كشراو والله إما وكو بيسمع أو همان بيست كمان مثلا بيحي لي مع لبوا شو تونة السري خوي ومالي وهرتي هي بتسوي كانوا بدو أنا بدائري أمنو يا مخابرات نازل يتر لوا بلان بودا برسم بزان تشومبوا من مثلا سوا وفيق ليري وفيق أمره دي بينم ليدا برسمني ورو بزانم هيجي ليدا زانيتي هو أقدر أو وقت مدير استخباراتي عسكري بنازم هيجي ليدا زان لشؤوني إيراني شارزا بزانم زاني أنا آخر جار صالي هشتاو شار بقول جناب توعت مو بقطع قلبي المال بله كابرو هذا اللي بقوله تو الناس عندك أقول له يبو إيه لبير الماء لبير الماء مش هاتمو إيه كنت دوا فلان كسل مستراو كان يدير أو برادر أو دمي كنت كتير لايمة مستراو اشتكانو حمود والله مشروطي كردوا با سرقتني مفاوضاتي صالي هشتاو جار إيه وكل بير أو أبو لهيبة مخابراتي عسكري ويا أمني أمن بو أو أبو لهيبة بجاي بارزان داندرا أبو ماما يعني حمو قصة كاني مفاوضات طرف مفاوضات موك دبيرن بأو من لقال عكس لا حساب شنو ما مرستن مصطفى صابر وشوان هاتين بوا لا هو بياو توا مهم نبو أبو لهيبة مهم نبو قلت قد نبو شو كانت بيتكم تدعودي بس سريك درو ده تصبح جالس بيتاقش كل هناي وكتيب الرص فاهم قيناك أوشتانين بذكرى بلام و دكتور فاضل براك نبو نخي كل شيء درجي بالي كبو عربو
نازای ناوی ئەسلەکەی چ بوو؟ وڵام هەر ئەبوو لە هیچم کات جارێکشکە لە فرانکفورتەوە ئەوێ سەفەرێکە بۆ بەیانەکەی بڕێ کردم بۆ 2 ڕۆژگە دەریان کردم لە فرانکفورتەوە تەلەفۆنم بۆ خۆی کردەوە وەکتم ئەمە فڵان قسم لە بەغدا ئەو هات بە پیرمەوە لە بۆ سایقەکەی بۆ هین بۆ لە فرانکفورتەوە دەریان کردم بۆ کوتیان بڕۆیت دوات ناکرێت ترم کوتم دەستمەوە بەغدا من هاتمەوە بۆ بەغدا فکرەوەم کردەوەتم لە بەغات لە مەتاری بەغاتێدا دەچم وەختەی کە ئێمە لە گفتوگۆمان هەبوو بەڵێ ئەبوو لە هیب نازانم چێ ڕۆستە بپرسم لە بۆ نایەتەوە بیرم ناو ئەسلێکی لە ینی هەموو ڕۆژە دەها لە من 2-3 ڕۆژان کە لێ بووم دەهاتوتر کاروبارەکانی جەبجە دەکردو من ئەو دەمیوان بیست کە ئەوە دەبێت بجگای بارزانیان بزر کرد و بارزان شتێکی بەسەر هات کۆ سەمانی تۆڕەکرا بوو ئەوە دکتۆر فازل بەڕاک بوو دەبێ هەوێت کەڵەگەت کەڵەکەتێکی درێژی ئەسمەر بوو بەڵێ ئەوە دکتۆر فازل بەڕاک مدیری مخابرات بەڵێ جا ئەو پێشتر مدیری ئەمن بوو بەڵێ ئەو کوتی هات دەستی لەسەر شانی مندانە کوتی زەبیحی مامۆستای هەمومان بۆ ئاوە زۆر بەژنی داهەڵکوت کوتی ئەو نووسراوانش ئەوە ئاوا دەستی بۆ ئێوە ڕاداشت کوتی ئەگەر ئەوە مفاوەزات سەر بگەر لەگەڵ سەید و ئەوانەوە شتێکی احتیادێ و وەردە بدەینەوە تر دوای ژوا بوو کات و جەناب دکتۆر سەر ناکەی بڕۆ تر من هاتم پێ دوایە ئێستا دەو هەڵاو گرمەیەدا دەو وەیدا کە ئاوە شێواوە چەند ساڵی بەسەر داهاتەوە شتە کۆم بۆ پیا حەولێک بدا بە هەرحاڵ قاموسەکە تا زۆرێک مەسەن لەو خەڵکانێک کە دەکاری ئەدەبی و نووسیندان زۆر بۆ درۆشن زۆری بۆ ئەزانی من چم پێ باشە ئەگەر پێ بکرێت بەڵێ نامەیەک بۆ سەدام حوسێن بنووسی بەڵێ بۆ خۆی بەڵێ بڵێ من کوڕی خوارزای فلانە کەسم فلان کەس قاموسێکی ئەو قەیدانەوە وەختی خۆی کەم مفاوەزات هەبوو لە هین لە بەغدا من هاتم لەگەڵ بەهۆی فلانە کەسەوە دکتۆر فازل بەڕاک پێی گوتم گوتی شتەکان لای ئێمەیە بەڵام ئەگەر مفاوەزات سەری گردتان دەینەوە بەڵێ ئەگەر سەری نەگەر منش بڵێ ئەو هابڵێ من خوارزای فلان کەسم زۆر مەمنون دەبم ئەگەر لوتفکەی ئەو شتانەمان بدەنەوە ئەو قاموس شتە بۆی چاپ بکرێت و نەفرۆتێت و یا هیچ نەبێ ئێوە چاپی بکەن لە بەغدا شتێکی وای پێ بڵێ بزانن دەڵێکی کاغزێکی بنووسە بۆ تەها مەحەدین مەعروف ئەو کاغزەی سەدامی بخەناوێ محەدین کوردێتی بنێ ئەو وەکیل و معاونی ڕئیس جەمهورە زۆر دۆستی زەبیحیش بوو خۆ ئێمە کردوانە بۆ بەڵام لێمان هەڵگەڕێ ئەوە چاکە چیتی ڕێگای تر نییە جار هەیە ڕەنگە سەدام عەقلی ببرە بڵێ بیاندەنە یا بڵێ چاپی بکە لەباری سیاسی شتیاوە هیچ مشکلە نییە مەسەلا من کارێکی وا بکەم کچ مشکل من ئەو فتوام بدەی خۆ لە تەرەفنی لەگەر حکومەتی عێراق تو خۆ چ دەڵێ شتێکی وا هەیە و لەکن ئەو جیهاتەیە ماندەنەوە من کاتەبێت باشە مامەجان وەکو پرسیارێکە زۆر کەس ڕووی دەمە کردو کە بیکەم لە جەنابەت دیارە مامۆستا زەبیحی زۆرتر ئێوە بۆ تاکوونی ڕاستیەنی زۆربەی بەلات و شۆڕەشوەی لەگەڵ ئێوە بوو لەگەڵ گۆش دۆستایەتی زۆرتر بۆ کوردی ئێوەش دەستی دەناسن تێدەگەم لێ سوالەکە چیە ئەوەی کە بەرحاڵ لەمە لە ساڵی هەشتاویەکەوە دەزانین کە برادرە تێدا چوو دوایەوەی کە ڕاپەڕین کرا و لە کوردستاندا موقعێتێکی باش بووە کورد ڕوخسا ئەوانە بەڵام بۆ لە هیچ جێگایەک وەک شەهیدێک وەک کەسێک باسی نەکراوە لە هیچ شوێنێک شەوێکی شەری بۆدا لەبەر یەک سەبەکە ئەوەی ئێمە خەبەرێکمان بیستوە کە نەماوە کەماوە خەبەرێکمان بیستوە کە مەجموعەیەک لەو کەسانە گیراون لە زیندانێکی تایبەتیدان حکوومەت دەیەوێت بزانێ ئەوانە چ بوونە یعنی مەسەلا بزانێت کە ئەوە ڕاستە زەبیحی لەگەر ئێمە بووە ئەتا سەری ببڕ وەکو بیستومانە ئەوە براوە ون کراوە نەکوژراوە هەتا ئێستا لە هیچ مەستەرێکی کە ئێمە دیومانە لە مفاوەزات قسەمان کردووە نایگوتە کوژراوە بەڵێ ئینجا گوتمان ئێمە ئەو وەختە ئەومان قسەکەمان ئەو هابوو کە ئەگەر بێت و هەڵای بۆ بکەین نەوەکە بکوژرێ لێ لە هەڵا بدەین بڵێن ئەوە سەبەب حەقیقەکەیەتی ئەومان نەگوتووە لای کەس حەزەکەم تۆش بڵاوی نەکەیتەوە ئەو قسەی هەبوو گوتمان ئەیان گوت
سرگم کراوە نەکوژراوە دەڵێن مەجموعە خەڵکی وا هەنە کە بردویانن حاڵیان گرتوون لە ڕۆژێکدا ئەگەر لەسەریان سابیت بوو دایانکوژن لەسەریان سابیت نەبوو ڕەنگە بەریاندە یعنی قسەیەکی وامان بیستووە ئەوە سەبەبەکەیەتی باتفاقا مامە کاک ئەمیری حەسەن پوور دەبێت ناوت بیستیان دەیناسی کاک ئەمیری زۆر لەسەر مامۆستا زەبیحی ئیش دەکا و لە تێزی دکتۆراکەشیدا باسی کردو دەڵێت برادرێکم دیوە ئێستا لە کانەدا 5-6 ساڵەوە پێش بۆم نابینێتەوە نێوی ئازادە لە سندانی بەعز بووە سندە دەخوا دەڵێ کابرایەک بۆ هەمیشە قەڵز هەمیشە تووڕە لەگەڵ کەس قسەی نەکردووە هەر پێمان سیر بۆ کە ئەو برادرە چێ ئاخردا دەکوت ئەوەندە ئەمن کونجکاو بووم و ویستومە بزانم ئەو برادرە چیە لێم پرسیوە کوێتێ مەزەبیش ئەخەمش ناڵێ ئێمە شتیوامان بیستووە ئێمە ئەوەشمان بیستومانە کە لە مەسەلا من ئەو سەردەمە لەو ئەبوو لە هیبم پرسی گوتی هین عوبێد و موبێد نەماون لە بۆ عەبدوڕەحمانی زەبیحی لێم پرسی کوتی ناسا کوتی ناتوانم بڵم نەماوە تێدەگەی ئێمە ئەوە سەبەبەکەمان کە گوتمان ئێستا نەوەکە بە کوشتی دەین یعنی باشە شانسەکە 10% بێتر ئەوە سەبەبەکە ئەوەیە بەڵام پێم وایە تر وەختی ئەوە هاتووە ئێستا باسی بکەین چونکە ئەگەر ماش بێت بە عمر و بە پیری ئێستا کونێتر وایە من ئەزای تێمە وەکو لە بیرمە تۆ ئەوەی هین سکوڵپیدای سۆڤێتی کە لەسەر مامۆستا زەبیحیان نووسیوە پێم وایە دەڵێن مامۆستا زەبیحی مەوالیدی 1900 یا 14 یا 16 ئەگەر بچێت سەر ئینسیکلۆپیدیای سۆڤێتی نووسیویانە لەگەڵ ئەسکەرەکەی خۆی دووری فەرق نییە جا ئەوە لە ئینسیکلۆپیدیای سۆڤێتی هیچ ئینسیکلۆپیدیای سۆڤێتی لە مەحابەت و ئەوانە شتیان کۆ کردوتەوە دەیزانن ئەوە اینجا ئێمە مەسەلا من لە بیرمە هەموو جارێ هینمان بۆ دەکرد گاڵتەمان تووڕمان دەکرد بە مەسەلەی عومەر مەسەلا من لە خۆیم بیستووە دەیگوت من لەو مزاهراتانە ئیشتراکم کردووە کە لە کراوە دژی قاجار دژی سەڵتەنەتی و هوتافم کێشاوە بۆ جەمهوری جا ئێمە گاڵتەکەمان وارە کردمان گوت باش ئەو 22 1922 لەو سەردەمەدا یەکێک زانی بێتی جمهوری باشتر لە هین دەبێ 20 ساڵ بوو بێت تۆڕەمان دەکردمان گوت کاتو موالیدی 1902 مەسەلا لەو بابەتانە بەڵام بەتەکید لەو سەردەمەدا یعنی تەڵەبەش بوو بێت مناڵیش بوو بێت لەو هینانە بەشدارێکی بن نابێ 20 بێت کە 22 ساڵەیە لەبەرەوە قەتعەن 20 نییە ماوەڵی 20 نییە پاشان لە سیەکانە لە حیزبێکدا بووە نازم تۆ ئەو سوخ کردوتەوە یان نا حیزبی ئازادی کوردستان کە عەزیز زەند و عەزیز ئاڵمانی بوو بەڵام دوایە وایە دەچێتەوە عەزیز ئاڵمانیە قسەی هاتوتە سەرێ کە سەر بە حکوومەتی مرکزی و ئەوانە بوو تر ئەو ڕئیس بۆ عەزیز ئاڵمانیا ڕئیسی حیزبەکەی بوو دوای تر هاتوونە دەرێ و کۆمەڵێژەکاتیان دروست کرد لەنا حیزبێک بنێوی کۆمەڵێک بنێوی کۆمەڵی ئازادی کوردستان پێش کۆمەڵێژەکە هەبوو کە زەبیحی و مەلای حەجۆی چێ و ئەوانە تێدا ئیشیان کردو فعال بوو بەڵام عەزیز ئاڵمانیا کرد بووە ئەو ڕۆژانە کتێبەکەی کاک نووشیروانیە ئاوەستا حساب نەکراوە دوو سێ وەرەقی پێ نیشاندام دوو لاپخۆی لەسەر زەبیحی نووسیوە مامە رابطەی زەبیحی لەگەڵ ئەو حیزبە کارتونیانە چ بوو بەڕاستی ئەندامیان بوو بەتایبەت نا ئەندامیان نەبوو زەبیحی ئەو حیزبە کارتونیانە تابەتی نەکەی مەلا ماتۆر خۆی بە شاگرد و شتی زەبیحی دەزانی زەبیحیش یعنی هاتوچۆی دەکردن بەڵام لەگەڵیان نەبوو باوەڕ ناکەم کە کاگنوشیوان لێکدا دەڵێ ئەو برادرە ئاوا زۆری تاریف دەکات بەڵام دڵەتدا ئاخر لە حزای تیژانیدا هەڵەیەکی سیاسی کرد کە تووشی داوی ئەو حیزبە کارتونیانەی بەغدایە بوو شێخ ستار و نەجار لەگەڵ شێخ ستار هەر بەینیان نەبوو بەڵام لەگەڵ مەلا ماتۆر بەینی زۆر خۆش نازانم جا چی هەبووە لەگەڵیان باوەڕ ناکەم ئەندامیان بێقەت بەڵام دۆستاتی هەبوو لەگەڵیان باشە مامە برادر تۆ لە مەلا ماتۆر نەپرسی ئەو کوتی زەبیحی لەوە گەورەتر بوو کاندانی نەبێت ئەوای ئەوەی نەبوو ئەندام زۆریش پێی خەڵەز بوو بەنێوە بەوەی کەم لە پرسیارم لێ کرد
چۆن زەبیحی بێت لەژێر حیزبی دموکراتی کوردستانی نێوی شتێکی وایە ناو حیزبی شۆڕژێر شتێکی تی زەبیحی ئەمە قەت منیش دەتوانم 100% بڵم لەو حیزبانە دانەبوو بەڵام ڕەنگە لەگەڵیان نزیک بووبێ دەکو پرسمان پێ دەکرد ڕاستە دەکو مەسەن ئەو پێکوتینەوەکەتان ئەوە بێ باش ڕاستە بەڵام دەکو ڕاستە منیش دەتوانم سوێن خۆم ئەندام نەبوو لەگەڵێ بێزیشی نەداهات ئەندامی باشە مامە ئەو کابرایە وەکو چی لە بەغدا دەیتوانین دابنیشە دو ساڵانی ئاخردا وەکو لاجی وەکو عێراقی وەکو ینی ئەو پرسیارێک کە دەمێ بەڕاستی خۆ هەموو کەس دەیانزانی ئەوە عێراقی نییە بە ئەسڵ و کوردی ئێرانە و ئەوەیە ما لە مدتدا بڵین خۆی شتی عێراقی وەرگرتو و پاسپۆرت و ماسپۆرت عێراقی وەکو سیاسیەک بزانە وەکو سیاسیەک کە لە حیزبێک بووە کە ئێمە بووین ئەو حیزبە سەردەمەیەک علاقەی باش بووە لەگەڵ حکوومەت ئەو حیزبە کە ئێمە بووین مەجموعە خەڵکی لێ هەڵوەری کە هەموو مەناسبیان هەبوو لە دەوڵەتە یەک نایب ڕئیس جەمهور بوو یەک دوێک وەزیر بوون ئەمانە ئەویش دەیانزانی ئەویش دامێکی مەکتەبی سیاسی ئەو حیزبە بووە کە ئەوانە ئێستا وەزیری ئەوانن و هەروەها دەیانزانی کە پیاوێکی زۆر نەزیه و خاچی و سادە و هینە و خەڵکی کاری سەقافی و ئەوەیە و هیچ شتی سیاسی بەدەستەوە نییە لەبەر ئەوە ئەو ها تەماشایان دەکرد من پێم وایە بۆ ماوەیەکی زۆر بە احترامەوە تەماشایان دەکرد مثلا ئەم لەو دکتۆر فازیلەم بیستووە کە دەیگوت پیاوێکی عالم بوو بەسیط بوو هیچ داوای نەبوو یعنی لەو بابەتانە ینی قەت ئەوە بەوێ نانووسە کە مەسەن زۆر ئەو دین بڵاوان دەکردەوە مەسەن بەعسی و یان واو فەرقی عاسمان و عەرزە قەت شتی وای نەکرد قەت نەبعسی بووە نەسەر بە حکوومەت بووە نەدۆستی حکوومەت بووە پیاوێک بۆ ویستوێتی بیگوزەرێنێ لەو وەزعی بەغدادا وەکو ئێستا مەسەلا چەندین خوێندەوار و موسیقفی کورد هەیە لە بەغدا سیاست ناکەن حیزبایەتی ناکەن دژایەتی حکوومەت ناکەن بەڵام هینی خۆشیان پاراستووە حورمەتی خۆیان پاراستووە چەندین پیاوی کورد هەیە لە بەغدا دانیشتون ئەویژەشت بوولەوە پاشەگەر باسی بە چۆن دامێن چۆن دەیانگرت شتیوانی ئەسڵ ئەساسی چونکە بە حقیقەتەوەیە کە مەسەلەن وەڵای ئەمن باسی بم ئەتوو باسی بێ و باسی نەبووە لەسەری مەڕۆ ئەوە قسەیەکە تۆمەتێکە بە هیچ نەوەیەک معقول لەسەر زەبێ چونکە بەرحاڵ دە و توێژەکاندا هەیە منیش بۆیەوە پرسیار ناوەڵای هیچ ئەسڵینی هەرچی گوتوێتی درۆ دەکەن کە کاتی خۆی بە ئیجازەی بە ئەساتێتەوە بۆ کوردستان بەڵێ قەیناکەوە خۆ هەموو کەسێک لە بەغدا بەبێ ئیجازە بەز ناتوانێت دانیشێت کێ لە بەغدا چ کوردێک لە بەغدا ئەوی هەموو بە ئیجازەی باسایی بێ ئیجازەی باس چۆن دەکرێت قابل هینی سەنگەری گرتووە لە بەغدا دانیشتووە ئەو شتێکی تەبیعیە بە ئیجازەی باس هاتووەتەوە بەغدا و بە ئیجازەی باس هاتووەتە دەرێ و بە ئیجازەی باس ڕۆیشتووە زۆر کەس وا بووە وەکوەوەی کە بچێت ئۆپۆزیسیۆن بە زدی ئێرانێ گەورە بکاتەوە و کار بکاتەوەیدا بەڵام ئەو بە پێچەوانەی ئیش کردو چۆ مەسەنەن باسی بیری کوردستانیەتی و باسی خەتی دیکە و مەسەنەن لەگەڵ یەکشتێ من پێ با مەسا زەبیحی کە هاتوۆتە دەرێ تەکید بە ئەوانی گوتۆ بدەسمەوە ئێرە ئەوانش پێیان گوتۆ بچوو بزانە چ دەکەیشتووە کە هاتوۆتە دەرێ مامۆستا زەبیحی بەلای چی دایشکاندووە بەلای شێخ عەزەدین شێخ عەزەدین متهم بۆ بەچی بە کۆمەڵە بەچی متهم بۆ بە دوژمنی عێراق حیزبی دیموکرات متهم بۆ کە دۆستی عێراق و هاوکاری دەکا و شتی وای دەکات لەبەرەوە ڕەنگە ئەویان گوتبێت بە عێراقیان گوتبێت کە فەرموو ئێوە نارتانەوە بۆ ئەوەی بچێت دژی ئۆپۆزیسیۆن کەسی چوود لەگەڵ دژمنەکانی ئێوە ئیش دەکات نەک لەگەڵ دۆستەکانی ئێوە بۆ هەروەها ئەو دروستکردنی حامید بەگو ئەوانە بە چەکدار و بە ئەوانە هێزێکی چەکدار بۆ هین حیزبی دیموکرات زۆری پێ ناخۆی چونکە دەترسان زەبیحی بە پشتیوانی ئێمە بتوانێت هێزێکی گەورە دروستکان لە کوردستانی ئێران چەک بەتایبەتی ئەگەر عێراق یارمەتی بدا چەکدار و پێشمەرگە و شتیوا دروستکا و ببێتە هێزێک لە مقابل بەوان بۆیە حتما من بە دووری نازانم دژی بوو بن ئەمە نازانم بەڕاستی کێیان چووە وشایەتی کردووە لای عێراق و شکاتی لێ کردو ئەو نازانم وەختی خۆی بە ئێمەشیان گوتیان دیموکرات قسان لەسەر کرد نازانم لە کاتی هەردوو باڵەکەدا ئێوە کەستان نەدیت لە باڵەکان لە هەولێرێ بووم کە هاتمەوە پێش
خۆت فەرمە بچۆ بۆ لای کاک فتاحی ئێ مش 2000 چووم و نامەشم بۆ نووسی و نامەکانیش ماوە کوتیز ناسە بەڵام کوتی دەبێت بە تەکمیل بێ و نازام دو سێ جاری بە تەکمیل پێکەوە دابنیشین و بە تەفسیر پێکەوە دابنیشین و ئەوانە دووبارە هاتمەوە بۆ سوێن نامێکی دیکەم لەسەر کردەوە کوتی نامەسم لەگە مەلا حەسەنی زۆر جار پێکەوە دانیشتین و دۆستایەتی ئەوانە لێم پرسیەوە دێکوت قاسم و دێکوت زۆر شتی بوو کە من نەمان دەزانین ئمە مەکتەبی سیاسی بوو بەڵام قەت ئەوەیە کە قاسم و زۆر شتی بوو کە من نەمان دەزانین یعنی ئەوان لەو بابەتەوە ئاوا خۆ دەپەڕێنەوە بەڵام هەیقەدەوەی کە هەم مامۆستا هەم مەلا ئەوڵا هەم ئەوانەی کە لە بەغدا بوون ئەو سەردەمی وڵای من ناتوانم بڵێم قاسم لوو ینی بەڵام من پێم وایە لەلایەن دیموکراتەوە مشاغبەی لێکراوە چونکە دەڵێ مامۆستا شەزدین دەڵێ جارێکی بۆ قوم لە کەرکووچە پێیان کە ئەوە بۆ هیچ خەبەر و باسمان نادەنێ ئەو بۆ هیچ خەبەر و باسمان بۆ نایانوانەوە دەکوت کابرایە کات بۆ کاک فەریدون ئاگادارە دەکوت لە یەکێتی بووم هەڵات بوو ئەفسەر بوو نازانم چ بووی مستخبارات دەکوت لە کن کاک فەریدونی بوو کاک فەریدونی خۆمان دەکوت ئەمنیش لەوێ بووم دەکوت ئەو لە چادرەکەی کاک فەریدونی پێی دەکوتین کە مەسەلەن لە کوردی ئێران دێن و جاسوسیمان بۆ دەکەن و شتمان دەدەنێ و چیوانە چەند دەکوت لێم پرسی وەکتمە ئەدی باشە کۆمەڵی کوێتی نە کەسمان نی کۆمەڵ قسەمان بۆ ناکەن کە پێشمەرکان ناچێت ڕاستە مقدم دارای ئێستا لە سلێمانی دەتوانێت لێ پرسی مدیری استخباراتی منطقەی چوارتا بوو بەڵام دەیکوت لێمان پرسێ دەمان کوتمانە حیزب دیموکراتی زۆر بەخۆڕایی دەکوت داواشان وای گوتووە نازام ڕاستەکەیان نایە بەڵام ئەم دکتۆر ئەم مقدم دارایە بە منیشی گوت حیزبی دیموکرات چەندین جار ئێمەیان بردووە بۆ ناو ئێران و هێناوی تێنەوە و دەنگ و باس و شتانە ڕاستەکە مامەجان وەکو ئامۆژگاریەک زۆر شت لەو وتیوێژانەدا مەسەلەن کوتراوە مەسەلەن وەکو توێژی مامۆستا و توێژی پێ وایە هیچ مشکلە نییە کە من هەرچی هەیە عینی قسەی خۆیان بنووسم بیڵم ڕەنگە بەعزە شتێک بێت کە مەسەلەن بە خازانجی ئەوڕۆ نەبێت ئاوە تەسیرە شتێکی هەیە ئەگەر لەسەر مامۆستا دەبێت شتێک نووسی دەبێت ڕاست بنووسی وناقل الكفر ليس بكافرين مامەجان من پرسیارێکی وە سیر و ئەساسی بنەماوە مەگەر ئەوەی کە خۆت شتێکی تایبەتی لە دەورانێکی مشخص ئەگەر هەر بێت ئەوە بۆم باسکەی پێویست بێکە بێت وڵای زانیتیە من ئەوی دەمەوێت باسی بکەم تەقیمی خۆم بۆ زەبیحی من پێم وایە مامۆستا زەبیحی پیاوێکی تێکۆشەری کورتپەروەری خەباتجێرێکی شۆڕجێری لە خۆبردووی خۆنەویستی دەتوانم پێی بڵێم سەربازی گومناوی کوردایەتی بوو پیاوێک بوو هەموو ژیانی خۆی بۆ مەسەلەی ڕزگاری کوردستان و گەیاندنی خەڵقی کورد بە جۆرێک لە مافەکان تەرخان کرد هیچ تەماحێکی لە دنیادا نەبوو یعنی باوەڕ بکە کە ئێمە بیویست بە ئۆتۆمۆبیلمان بۆ دەکڕی خانومان بۆ دابین دەکرد ژنمان بۆ دەهێنا هەموو نوعیان دەکرد ڕازی نەبوو هیچ یەک لەو شتانە قبولکە لە کاتێکدا هەموو ئەندامانی سەرپێدارەتی مەسەلەن ماشێنیان هەبوو ئەو بە 5 هاتووت لە کاتێکدا هەموو ئەندامانی سەرپێدارەتی خانوو شتیان هەبوو ئەو ژوورێکی قۆڕی پیسی گرتبوو لە کونێکدا لێدا دەژا خۆی پارە هەموو لە دەست خۆی بوو دیارە وەختە مەعاشی هەمومان کەم بوو بەڵام هەرەکەمەکەی هی ئەو بوو یعنی هەرەکەمەکە زانین چۆن مەسەلا ممکنە برادێکی سەرکردایەتی بڵین من مانجە 6 دینار وەردەگرێت ئەو 10 دیناری وەردەگرێت 15 وەردەگرێت نەمر و نەژی پیاوێک بوو بەڕاستی کوردستانیش بوو یعنی بۆ ئەو کوردستانی ئێران و عێراق و تورکیا و سووریا لەکوێ هەر جەیەک بە ئەو خەباتەی دەکرد و پێشی وا بۆ تەواوکردنی خەباتەکەی تریەتی پیاوێک بوو تا بڵێ هوشیار پیاوێکی زیرەکی هوشیاری دووربین سەر ڕاست بوو لەو کەسانە بوو کە
ئەوەی ستیش فرت و فێری سیاسی و شتوای نەدەزانین ئەین توی خۆش نەویست بە زنجیرت بتبەستاوە نەیتوانین تەماشات کرد خۆی بە صادقی لەگەر خەڵکدا معاملەی دەکرد ئەوی خۆشی وای لێ کرد و بەجێی دەهێشت جگە لەوە پیاوێک بوو بەڕاستی نەترس بوو پیاوی زۆر عەزاب زۆر عەزاب بوو هیچ نەدەسڵەمیەوە لە هەرچی پێی دەڵێ ڕسک خۆی بشارێتەوە بگیرێ بکوژرێ دەیکرد سنوور ببەزێنێ بێت بڕوە هەرچی کاری شۆڕژێرانە هەیە پێویستی بکەوە دەیکرد و بێ ئەوی گوێ بداتێ ئەنجامەکەی چییە مردنە ژیانە چیاوە کابرایەکی خۆش بوو لە دۆستایەتیە لەگەڵ خەڵک ینی لەگەڵ سادیق بوو لەگەڵ دۆست و لەگەڵ ئەوانەی پیاوێک بوو بەڕاستی چەند زمانێکی دەزانی شارژاکی زۆری لە مێژووی کورد هەبوو لە زمانی کوردی هەبوو لە فەرهەنگی کوردی هەبوو و تۆ گرتماشایکی کابراکی هیچی نەخوێندووە ئەو هەموو شتانەی فەردەکرد دەبینی چ بلیمەتێک بووە هەلی بەگاڵتە نەبوو بەشێ مشت بێ دەگوت عولەما خناوەکەی لەوە هاتبوو دەگوت پیاوە عولەمایە ئەو لە قەبی مامۆستا برایم ئەحمەدی یائی بەشیر ناوەڵایی بەشیرە پیاوێکی عولەمایە مامۆستا برای بیشتۆ پیاوێکی زۆر ئەو تێدەگەشت تۆ سۆرکە مەسا ڕووسی فێر بوو ئینگلیزی فێر بوو فەڕەنسی فێر بوو عەرەبی فێر بوو تورکی دەزانی کوردی دەزانی فارسی دەزانی حەوت زمانی دەزانی بە چەندێکیان دەینووسی بە کوردی دەینووسی بە فارسی دەینووسی بە عەرەبی دەینووسی مەقالی پێ دەنووسی ئەو هەموو شارەزای پەیدا کردبوو لە سیاسەت و لە خوێندنەوە و لە کتێب و لە ئەوانەدا پاشان پیاوێک بوو بەڕێی من لە پێناوی ئەوەی کە بیر و باوەڕێتی ئەوە نەدە ئەسڵەمیەوە چی پێویستە بیکە نێترسا مەسەلا بڵێ ئەوە وایە باشە بیکات خۆی کابرایەکی بێتەماح بێغەرەز لە غەیری کوردایەتی و خزمەتی گەلی کورد و کوردستان زیاتر هیچ هیوا و ئاواتی چکەی نەبوو و بەڕێی من خەساسی زۆر گەورە بوو لە دەستچوونی و خۆزیا بەڕێی من دوو ئیشتیبای کرد دوو ئیشتیبای یەکیان نەهاتە دەرێ یعنی ئەو سەرەوەی کە مامۆستا برایم پێ گوت بوو هات با دەرێ لێر لەگەڵ مامۆستا برایم شیرکەی کوردستانیان دەرکرد مقالەی نووسیوە دووهەم پێم وایە زیاد لە پێویست حوسنی زەنی بە بەعسە ئەوەی من دەتوانم بڵێم زیاد بەبێت حوسنی زەنی وای پێی وا بوو دەستی لێ نادەن پێی وا بوو ئەو چونکە زەرری بۆیان نییە و شەڕیان ناکا و ئەوان ناکا دەستی لێ نادەن ئەو زۆر حوسنی زەنە هینی کرد هێشتەوە نەی دەزانی کە زۆر کەس قسەی لەسەر دەکەن و شایەت بۆ دروست دەکەن و درۆی بۆ هەڵدەبەستن ئەوانە ئەوەی هین نەکرد بوو ینی وەکو خۆی تەقدیر نەدەکرد بەڕاستی من پێم وا بوو ینی لە تاریخی کووردا دەمەوێت بڵێم یەک گەورەترین زەرەری سۆڤێت لە کوردیدا ئەوە بوو کە نەیهێژێکا بە تەریقەی خۆی گەشە بکات و هەروەها لە عێراق شوای کرد لە عێراق شۆڕش و ڕزگاری هەبوو نانهێشت ئەو دوو حیزبە بۆ خۆیان بە شێوەی تەبیعی خۆیان گەشە بکەن هاتن سەرکردایەتێکی عەشائیریان هێنایەوە سەر جوولانەوەی کورد لە ئێران قازی محەممەد و دەوروبەرەکەی کە هەمویان تەماشایان کە لەو بابەتانە نەمالکین و ئەوان لە کوردستان عێراقیش مەلا مستەفا و شێخ لەتیف و کاکە زیاد ئەوانیان هێنایە بە زۆر بزن کاکە زیادەغا من دەیناسم پیاژی زۆر محتەرەم و کورتپەروەر خۆی نەیدەویست دەیگوت کاکە من ئەو بە من ناکرد یعنی ڕازی بوو بەوەی کە ئەندامێکی محتەرەمی حیزبەکە بێ هێنا نەئیلا دەبێت جێگری سەر کاکە پێم ناکرێ لێی نازانم من پیاوێکی زۆر محتەرەم بوو کاکە زیادەغا پیاوێکی زۆر کورتپەروەر بوو تەماحی لەوەدانەوە کەسی مەلا مستەفا وەختی خۆی لەوێ بەهۆی حەمزە عەبدوڵڵا چوو لەوێ مەلا کاکە زیادەنە ناو شێخ لەتیفیانێنا ئەو کردیانە هەیئەتێکیاندانە ئەوە سەرۆکاتی عەشائیری کۆنینەیان هێنایەوە سەر کلاسیکیان هێنایەوە سەر جوولانەوەی کوردەواری ژێکاف خۆی بوو بە مەسەلەن حیزبی دیموکراتی کوردستان شتێکی تر دەردەچوو واژ نەدەشکان لە شتانە هەموو پیاوی تێکۆشەری خۆنەویست مدیتیان نەبوو لە دەستیان بچێت و ئەیان بکرێت من پێم وایە ئەوە هەنگاوێکی پاشەکشەی من لە کتێبەکەشمان نووسیم ئەوەم گوتووە و ئەوە گەورەتی زەرەری کە سۆڤێت لە کوردیدا ئەوە بووە
من وەختی خۆی کاگنەشوان شتێکی هەبوو دەویست بنووسێت زیانەکانی شۆشی ئۆکتۆبەر بۆ کورد یعنی بۆ قازانجەکانی بۆ دنیا زیانەکانی بۆ کورد من پێم وایە زیانی لە کورد زۆر داوا سۆڤێت وەیەکیان ئەوەیە لێ بگەڕابان ژێکا بۆ خۆی دەبوو حیزبێکی ڕێک و پێکیژی کە لێ چاک و جەماهیری بڵێن بە ئیستلاحی خۆمان خوردە بورژوا و جوتیار و کرێکار و دوکاندار و خوێندەواری کۆ دەکردەوە و پاشەکشەیەکی گەورە بوو و ئەگەر ڕاست دەوێت تەماشای بکە سەرکردایەتی حزبی دیموکرات خۆ ئاشبەتاڵی کرد کە لە هینا ینی قازم محەممەدی ئەعدام نەکرا بە ینی شا و کەرایەتی کرد ئەعدامی نەکرد دەبواە مێژی کورد بە ئاشبەتاڵ و بە شتێککە نایی بەرێ بە قارەمانێتی خۆی لە محکەمە و بە ئەعدامکردنی خۆی کردەوە جینای سەرۆک جەمهوری وڵاتێک بچێ بە پیش لەشکری دژمنەوە و مەڕی بۆ سەر ببرێ لە ڕێگا ئەمەتی چی پێ دەگوترێ تەنیا شتێکی کە ئەوەی ڕزگار کرد کوشتنی قازم محەممەد ئەعدامکردنی خۆی و سەفی قازی و سەدری قازم ئابوو چوونێکی تەوا بوو و ئەوەش پێم وابێ هەر کە نانێش کۆمەڵەجە کاپش دەورانی تەبیعی خۆی تێ بکات خەتی سۆڤێت خەتێکی غەڵەت بوو خەتی سۆڤێت پێیوا بوو مجتەمەعی کوردی هێشتا مجتەمەعی عەشائیرە و هێزی ئەساسیەتی داعەشائیر بوو لەو قسە قۆڕانەی کە لە ناو سۆڤێتا باو بوو سوالی ترت ماوە وڵای مامەجام پرسیارە ئەساسەکانم ئەو چەند نقطە تاریخانەی باشە چی ترت هەیە بیڵێ من لە خزمەتتدا من زۆر پێ خۆشێت و کارێکی وا بکەیت بۆ مامۆستا زەبیحی و من بڵێن دەدەمێ ئێمە لە کوردستانی عێراق چاپی دەکەینەوە ئەگەر تو لێرە لە دەرەوە شتکت کرد بنێرە ئێمە لە کوردستانی عێراق چاپی دەکەین هەوڵش دەدەین مامۆستا برایی پێشی بۆ وڵای زۆر پێ خۆش حەقەتونکە بەڕاستی زۆر ڕۆژێکی مامۆستا برایی بوو دیارە وتیوێژێکی تەواوی مامۆستا برامی تێدا دەبێت ئەوەی هین بەڕاستی زۆر هین بوو زۆر پیاوێکی خۆر بخۆ حەی لە قسمان پیاوی وا لە کووردا بەڕێی من پیاوی وا وەکو ئەو لە بابەتی کوردستانی بوون و دروست نابێت من پێم وایە ئەگەر داینی نیەکەتیەکە تاکە کەسی هەڵکەوتووی تاکە کوردی هەڵکەوتووی حەزەکەم باتە دیکەمەوە یعنی تاکە خەباتجێری هەڵکەوتووی کوردستانی بێ خەباتجێرێکی جەماهیری ڕووتەڵا بێ ئاوات و ئامانجی تایبەتی خۆی کە هەمووی ژیانی بۆ کوردستانی بوون تەرخان کرد وەکو زەبیحی لە چەرخێ بیستا بەدی ناکرێت لەوەدا فەریدە تاکان هەیە لەو مەسەلەیە ڕێمامە گەێستا پیاوەسەرێکی ڕابردوو کارەبینی تەنیا کوردێکە لە هەندێک کوردستان عێراق لە بۆ تورکیاش هەوڵی داوە یعنی من شارەزانی بەڵام لەوێش و کە لە سووریا بۆ هەوڵێکی داوە بۆ ئەوانی شتێک بکات بۆی نوتقەکەی ئەویش بەحس بکەیت و هینەکەی عەبدولکەریم قاسم چونکە ئەگەر ئەو بوو عەکسێکی تاریخی دەبێت ئەرێوەڵا یعنی حەیفە مەسەلا ئەرێوەڵا بۆ دەنێر تشتێک دەچێتەوە من سبەی لە سبەی دەڕۆمەوە نازانم کەی دەتوانم هەریەکێک بێت بۆ دەنێر زۆر هەریەکێک بێت ئەمین بێت ڕەگەک کتێوەکە ماوە دێوەکەت بۆ دەنێر تەلەفۆنەکەم لای شەناسخانی بەڵێ کە هاتە ئێرە من بۆ کاریەتی پێ دەنێرم ئێوەش دەداتی ئەتۆ شتێکی تایبەتی دەو ڕێگایەدا ئەگەر دەبێت بیکەم و لەبیر نەچێت والله من ئەوەی دیکە زۆر بە کارێکی پیاوە نەدەدارم دەستەکان خۆت زۆر شتێکی باشت کردووە لەسەری بڕۆتواری کە نازانم چی کرد هەیە کە باشە تۆ لەگەڵ حەمید دەروێشی چت کردووە بۆچی بۆ ئەو نامەیەک نانووسی ئەویش کوردی سووریایە بەهۆی وەڵا بەهۆی دانای ئێمەشو دەتوانی ببینەوە وەڵا ڕەنگە پێشی خۆت بێت بەڵێ ئەو شتە بکە
هەرە نقصانەکانی ئێمە پڕ دەکەیتەوە بەڕاستی ئەوەی کە تۆ خۆشت بیکەی ئەم خەتەرش نامێنێت کە ئێمە دەمانویست ئەوە بکەیت ئێستا چیتر ئەو زمانە نەماوە پیاوەوە بترسێ بەڵام پێم باشە کە حەمید دەروێشیش هین بکەین کە بزەم ئەو ساڵی چەندە ئەوەیە دەبێ ئەو سەر لا ماشەڵڵا لە چاو ئەمری خۆی زۆر باش زۆر نۆکمە و باش ئەوە کامەر دەبابە گاتەی لەگەڵەکە زۆر بۆ مەسەلە من مەسەلەن